عزیزانم سڵاتان لەبێت بەیانیتان باش بێت خۆشحاڵینم بەیانیش با کۆمەڵە بڕگە و بابەتی نوێەوە میوانی ماڵەکانتانین بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لا تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان وەربگرن کە بە یارمەتی هاوکاران بۆمان ئامادەکردون. کۆی پرۆگرامی ئەمڕۆشمان لا دوو تەوەری سەرەکی پێک دێت. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە شوێنەوار و چۆنێتی پاراستنیەکەی وەگەزانین کە هەرێمی کوردستان بەبوونی شوێنەوار دەوڵەمەنە و هەر لە ڕابردووە هەتاوەکو ئێستا ئەو بنەماڵ و میرنشینانەی لە هەرێمی کوردستاندا ژیاون بێگومان ڕۆژانە پێویستیان بە کۆمەڵە کەلوپەل هەبووە بۆ ژیانیان و ئەبینین کە ڕۆژانە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی شوێنەوارەوە ئەم شت و مەکانە ئەدۆزرێنەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا و بێگومان ئەبێت بپارێزرێن و بخرێتە شوێنێکی تایبەتی بۆیە کە کللتوری نەتەوەی کوردی نەفەوتێت و ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەەکەین کە بەڕێوەبەرایەتی شوێنەوار چیان کردووە بۆ پاراستنی ئەم شتومەکانە لە هەمان کاتیشدا ئایا کێشیان چیە کاتێک کە شتومەکێک ئەدۆزنەوە هاوڵاتیان تا چەند هاوکاریان لە دۆزینەوەی شتومەکەکان و هەنێک جار ئەم شتومەکانەی کە لە کۆنەوە مێژوین ئەمێنەوانێت تووشی دزین ئەبن لەلایەن وڵاتانی ترەوە ئەمان بۆ ئەمە بەستە چیان کردووە و لە هەمان کاتیشدا چی بکرێت لەلایەن لایەنی پەیوەندیدار و بەڕێوەبەرایەتی شوێنەوە بۆ ئەوەی کە ئەو شتومەکانی هەیە لە ناوچوون بپارێزرێت. ئەمە تەوەری یەکەمان دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان باز لە جێندەر و جیاوازی جێندەرەکەین و ڕۆڵی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان لە نەهێشتنی ئەم جیاوازی وەک ئەزانین کە هەر لە کۆنەوە هەتا ئێستا جیاوازی لە نێوان نێر و مێدا زۆر بووە و زیاتر نێر ئەرکی ژیانی پێسپێرا و مێکانیش لە ماڵەوە دیل کراون و تەنانەت مافی ژیانیشیان نەبووە. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەەکەین کە چی بکەین بۆ ئەوەی ئەم جیاوازەی نێوان ژن و پیا و نەهێڵین لە هەمان کاتیشدا وەک ئەزانین بە خۆشحاڵیەوە لە ئێستادا خانمان کار دەکەن شان بەشانی پیاوان و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە خانمی زیاتر بهێن لە ناو بوارەکەەوە و یارمەتی پیاوان بن و جێدەستی خۆیان دیاری بکەن و ببێتە هۆکارێکیش بۆ بژێوی ژیانیان لە هەمان کاتیشدا باس لە خوڵێک ئەەکەینەوە خولی تۆپی پێ لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کراوەتەوە. ئەم خولا تایبەتە بە خانمان و خانمانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یاری تۆپی پێ ئەنجام ئەدەن. ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین تا چەند گرنگە ئەم خولانە بوونیان هەبێت لە هەمان کاتیشدا تا چەند گرنگە بۆ نەمانی جیاوازی لە نێوان ژن و پیاودا و ئەوانش بتوانن کە لەم بوارەدا جێدەستیان هەبێت و یاری بکەن وەکو پیاوان. ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن و بینەری بن. بەڵێ عزیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر گەنجێکی بەهرەمەند لە ڕانیە بە ناوی ئەمیر حەسەن بابێکۆ بینەری بین و دواتر بەردەوامە بین. من ئەمیر حەسەن دانیشتووی ناحەی حاجیاوا لە دایک بووی ساڵی 1970 لە پشدەر لە دایک بووم لە گوردی بەسەستێن. دیارە من پێشتر حەزم لە بواری هونەر هەبوو. ساڵی 2023 دامەزێنەری تیڤیشانەی حاجیاوا بووم. لەو کاتەوە ئارەزووی بواری فۆتۆم هەبوو بەڵام من لە 2013 هاتوومە ناو بواری فۆتۆ و ئیشم لە بواری فۆتۆدا کردووە لە 2013 تا ئێستا من بەردەوام لە کاری فۆتۆگرافی و بەشداری چەندین پێشەنگا و دەوراتی فۆتۆیم کردو بۆی زیاتر ئەزمنم لە بوارەدا هەبێت. دیارە من لە گشت بوارێکدا فۆتۆ دەگەم بەڵام ئەوەی زۆر بەلامەوە
خۆشەویستە و ئارەزووی دەکەم زیاتر سروشت و ئەرشیفکردن و دیکۆمنتکردنی وێنەکانی شارەکە لە تەواوی ژیاندا من هەوڵم داوە دیکۆمنتیان بکەم. دیارە من لە سەرەتای کارکردنەوە تاکو ئێستا تەواوی فۆتۆکانم هەیە لە سنهاردێکدا کۆم کردوونەتەوە وە پێشتری بە کامێرای هین ئەنلۆکە بوو فلیم بوو زیاتر لە 30 تا 40 فلیمم هەیە ئیکاتی خۆی کە ئێستا هەڵم گرتووە وەکو ئەرشیف لا ماوە کە بڵێن بە شێوەی جام هەبوو کاتی خۆی هەوڵیشمدا ئاش بخەمە سەر سیدی بۆی لە فەوتان بپارێزرێت. زیاتر بە 6 پێشنگای تایبەتی خۆم هەیە زیاتر لە 19 پێشنگای هاوبەشیش بەشداریم کردووە کە لە تەواوی شار و شارستانی کوردستان پێشنگا هەوبێ و داوای فۆتۆیان کردبێ من فۆتۆم نردووە و بەشداریم کردووە. دیار ئێمە لەگەڵ هاتنە و ئەو بوارە ئێمە گروپێکی فۆتۆگرافیمان دروست کرد ساڵی 2010 21 ئێمە ئەو گروپە ئەندامان هەیە لە تەواوی شار و شارستانی کوردستان ئێمە ماگانە گەشت دەکەین بۆ هەر جارە بۆ یەکێک لە ناوچەکانی کوردستان بۆی دیکۆمنتی ئەو شوێنە بکەین وە خۆشبەختانە ئەمە دووەمی ساڵ ئێمە بەشداری لە مەراسیمی پیری شالیار دەکەین کە لە ئێران دەکرێت لە هەورامانی تەخت خۆشبەختانە ئێمە 2 ساڵە بەشداری دەکەین وە منیش وەکو فۆتۆگرافەرێک لەو سنوورە بۆ ماوەی 2 ساڵە بەشداری لەو مەراسیمەدا دەکەین و بەکە من هەوڵم داوە کۆمەڵێک وێنەی ئەم مەراسیمە دیکۆمنت بکەم. دیارە گەشتکردن زۆر گرینگە کە لە ناو فۆتۆگرافەراندا هەبێ بۆی ئێمە هەوڵمان داوە ماگانە گەشت بکەین بۆ ئێمە بتوانین هەموو سوود لە ئەزمموی یەکتر وەربگرین. ئێمە لەگەڵ گەشتەکەدا ڕێبەرێک مامۆستایە کەسێکی شارەزامان لەگەڵە بۆ منە هەرجارە و باز لە تەوەرێک هەزارە و باز لە بابەتێک دەکەین بۆی ئەو فۆتۆگرافەرانی کە لەگەڵمانن زانیارێن لەسەر بابەتێک یاخود ئەو بابەتە نەبێ ئەو کەسێک لەگەڵمانە بە ئەزمون و بە باگراوندی خۆی لەو بوارەدا زانیاریمان پێدا بۆ ئێمە بتوانین سوود لەو ئەزمونەی ئەو بەڕێزەوەر بین کە لەگەڵمان بەشدارە. بێگومان گەشتکردن بەیەکەوە سوودێکی زۆری هەیە هەم وەکو ناسینێکیش هەم وەکو بۆ نمونە ئێمە ئەندامان هەیە لە بەردەڕەژ ئەندامان هەیە لە پێنجوێن ئەندامان هەیە لە هەڵەبجا ئەوە ئەنی بۆ نمونە ئەوان دێن بۆ ئێرە دیکۆمنتی ئێرە دەکەن لە پەیج و لە ئەکاونتەکانی خۆیان فۆتۆ و دیکۆمنتەکانی ئێرە بڵاو دەکەن هەم وەکو سوودێکی زۆریش دەبێت بۆ مەسەلەی گەشتاریش. دیارە ئێمە ناوەندی وەشولاوانی ڕانیە بەڕێزکار بەختیار زۆر هەماهەنگیمانە کە توانیوێتی بەپێی ئیمکاناتی خۆی هاوکاریمان بکات وە چەند دۆست و ئازیزێکی خۆشەویست لە شاری ڕانیە و لەسەر شوێنی تریش هاوکاریمان دەکات دەستگیرۆیمان دەکات بۆ ئێمە بتوانین گەشتەکانی خۆمان پێ بکەین. بێگومان ئێمە بۆن و لە سەردانی هەر شوێنێک دەکەین بەنمونە ئێمە سەردانی پێنجوێنمان کە 2 ڕۆژ لە پێنجوێن باینەوە ئێمە چەند سیمینارێکشمان کرد لەوێ لەسەر فۆتۆ لەسەر مێژوی ئەو شارە دواتر لە ڕێگەی ڕێبەرێکی خۆیانەوە بوونە ئەو شوێنانەی ناوچە گەشتارەکان ناوچە شوێنوارەکانمان پیاشنا دەکەن بۆی ئێمەش بتوانین فۆتۆیان بگرین و دیکۆمنتیان بکەین. بێگومان فۆتۆگرافەر ئەگەر باگراوندی ئیشی هەبێت و ئیشی زۆر بێت خۆشترە پشنگای تاکەسی بکە. من خۆم ئارەزوو دەکەم پشنگای تاکەسیم هەبێت لەبەرەوەی من ئیش و کارم زۆرە ینی هەوڵم داوە بەسمە هەر شوێنێک ینی بای پشنگایکی تایبەت فۆتۆ بگرم بۆ نمونە کە من سەردانی ئێرانم کردووە ینی بۆ مانگی 3 ینی بەشی پێشنگایەکی زیاتر ئیشم کردووە ئەوە بۆ خۆی ینی بۆیە پشنگای تایبەتی زۆر گرنگە توانای فۆتۆگرافەر لە پێشنگادا دەردەکەوێت. بێگومان گەشتکردن بۆ دەری وڵات زۆر گرنگە بۆ ئەوی فۆتۆگرافەر بتوانێت ئاشنا بێ بە کەلتور و ناوچەی ئەو شوێنەیە کە بۆی دەچێت وە ئەزمونێکیشە بۆ خۆی. بێگومان ئێمە سەردانی خۆم سەردانی ئێرانم کردووە و 2017 سەردانی رووسیام کرد کە لەوێ کۆمەڵی فۆتۆم دیکۆمنت کردووە و سەردانی ئێرانیشم کردووە لە ئایندەشدا چەند گەشتێکمان هەیە واخەریکی ئامادەکارین بۆی بتوانین بۆی بچین. دیارە ئێمە وەکو گروپی فۆتۆگرافەران بانگەهێشتنامەیەکمان بۆ هات لەلایەن گروپی فۆتۆگرافەرانی دیزلە و سروش کە لە ئامەدا دیارە ئێمە کۆنتاکتمان لەگەڵ ئەو گروپ هەیە. ئێمە زیاتر لە 2 ئەندامان ڕۆشتین بە وڵاتی تورکیا کە ساڵانە فستیڤالێک هەیە لە شاری قارس دەکرێت تەواوی فۆتۆگرافەرانی تورکیا دێن بۆ ئەو فستیڤالە کە فستیڤالێکی بەفری بێدەڵی خلیسکانە کە فۆتۆگرافەرانیش لەوێ دیکۆمنتی ئەو چالەشە دەکەن. بێگومان کێبڕکی هەبێ لە نێوان
فۆتۆگرافەراندا بەڵام کێبڕکێ لەسەر بڵین لەسەر ئاستێکی باشدا بوون منە کێبڕکێ بڵین دەستگاجی گەورە کێبڕکێ ڕێفا بوون لە ساڵانە ما دەکرێت 6 مانگ جارێک بڵین لە کوردستان کێبڕکێکی فۆتۆی هەبێ بۆ منە دیاریش درابێ بۆی فۆتۆگرافەرەکە زیاتر ئارەزووی لەو بارەدا بکات. دیارە وڵی من تەواوی گروپی فۆتۆگرافەرانی گەڵا هاوکارم بوون و ئەوانەی ئارەزووی ئەو بارە دەکەن و ئەزمونێکیان هەمویان مامۆستای خۆم دەزانم و من سوود لە هەموو فۆتۆگرافەرێک وەردەگرم. دارێ ئەمە دوا پرۆژەمان بۆ مانگی سەیەکە لە سنووری ئیدارە ڕاپەڕین چالەشێکی زۆر گەورە دەبێت ئینشاءالله لە بەبوونەیە یادی ڕاپەڕین دەکرێت. ئینشاءالله هەوڵ دەدەین تەواوی فۆتۆگرافەرانی کوردستان لەم یادەدا کۆبکەینەوەیش بە هەمانجی ناوەندی وەرش و لاوانی ڕانیە و ڕێکخراوی بۆردی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان بدات. دەستخۆشی بۆ ئێوەی خۆشەویست و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە بواری فۆتۆ بدات. چواتی فۆتۆ یەکێک لە پایەکانی هونەر دەبینین ئەگەر لە هەموو ئەو کارەساتانی بەسەر کووردە هاتووە ئەگەر فۆتۆ نەبووە مەسەلەی هەڵەبجە و کۆمەڵی شوێن هەیە ئەنی کارەساتەکە دەڕۆیمە هەنەشمان دەزانی چەندی کارەساتی تریش بەسەر کووردە هاتووە فۆتۆ نەبووە خۆ ڤیدۆ نەبووە بۆ ئێمە ئێستا هیچ دوکومنتێکمان لێ بە نمونە چەند شتێک هەیە بۆیە دەکرێت لە ڕێی فۆتۆوە بگوازێتەوە ئاشنا بێ بە هەموو جیان چوگاتی فۆتۆ زمانی هەموو نەتەوەیەکە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکووتمان تەوەریەکەمان و سەرتامان باس لە شوێنەوار و چۆنێتی پاراستنی ئەو شتومەکانی لە کۆندا هەبووە لە هەرێمی کوردستان ئەەکەین لە هەمان کاتیشدا تا چەند بەڕێوەبەتی شوێنەوار هەوڵیاندا بۆ پاراستنی ئەم شتومەکانەوە لە کاتی دۆزینەوەی هەر شتومەکێکدا کێشەی ئەوان چی بووە و بەدەر لەوەش هەنێک شوێن هەیە بۆ نمونە ئەشکەوتەکانە قەڵایە کە لە کۆنەوە ماوەتەوە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەمانەش لە ناوچوون پارێزرێت و بتوانێت کە گەشتیار ڕۆژانە کە هاتە هەرێمی کوردستان سەردانیان بکات تا لە کللتوری ئەم ئەشکەوت و شوێنەواریانە شارەزا ببێت و بێتە مۆرکێک بۆ نەتەوەی کوردی. هەر بۆ مەبەستەش بەڕێز ئامانج ئەمین شوێنەوارناس بە شێوەیەکی ڕاستەخۆ لە لامان کاک ئامان سڵاو لێ ببیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێر هاتی. کاک ئامانج ئەمە سەرتا لەوە دەست پێ بکەین با پێناسەیەک بۆ شوێنەوار بکەین بزانین شوێنەوار چییە و وا چی ئەگرێتەوە. بەڵێ دیارە شوێنەوار بەپێی پێناسە باوەکەی پێناسی ستانداردەکەی بریتیە لە هەر پارچەیەک هەر شوێنەوارێک هەر شوێنێک هەر کەلوپەلێک کە مرۆڤ لە کۆندا بەکاریهێناوە یاخود هەر ئەو شوێنەی کە تیا نیشتەجێ بۆ کە تەمەنی لە 200 ساڵ زیاتر بێت بۆ سەرەوە لە 200 ساڵ کەمتر بە کەلەپور دانرێت نەکو و قانوانێک کە ئێمە هەمانە لە سلێمانی تەمەنیان لە 200 ساڵ کەمترە هەندێکیان یا هەندێک شوێنی بینایی ئاینی و ئەو شتانە بەڵام لە 200 ساڵ بەرەوسەرەوە زیاتر بە شوێنەواردان. ئەمەوێت بزانم کە کوردستان تا چەند خاوەنی زۆرترین شوێنەوارە ئایا ئەو شوێنەوارانەی کە هەن لە کوردستان زیاتر لەکوێ ئەدۆزرێتەوە لە ئێستادا؟ بەڵێ دیار خۆشبەختانە شوێنەوە کوردستان یەکێکە لەو شوێنانەی کە زۆر دەوڵەمەنە بە شوێنەوار هەر لە سەردەمی چاخی بەردینی کۆنەوە هەتاوەکو سەردەمەکانی
نزیک هەتاوەکو سەردەمی ئیسلامی و دواتر و هەتاوەکوێتە بواری کە لە پوروانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە جیهانیشە و شوێنی زۆر دەگمەنمان هەیە و شوێنەواری زۆر گرنگمان هەیە. شوێنەوارەکان بە پێی ناوچەکان ئەگۆڕێ بۆ نمونە ئێستا لە زیاتر لە دەشتی شارە زۆر و لە دەشتی ڕانێ و لەوانای ئێمە زیاتر گردی شوێنەواریمان هەیە لە ناوچە شاخاویەکان زیاتر ئەشکەوتی شوێنەواریمان هەیە یاخود ئەشکەوتی سروشتیمان هەیە و لە ناو شارەکان زیاتر خانووی کەلەپوریمان هەیە. ناوچە شوێنەوارەکان دابەژن بەڵام ئەوەی کە زیاتر بێ لە هەموو شوێنەکەمانە لە شار من زیاتر بڵێن ئەگەر وەکو پارێزگای سلێمانی باسیکەم ناوچی شارواژێر هەمانە بەڵام بەقەت دەشتی شارە زۆر نییە چونکە هەڵکەوتەی ئەو دەشتە وایە و نزیکی لە ئاو ڕێگاکەی تەختە و سەرڕێی بازرگانی بۆ لە کۆندا زیاتر ناوچە شوێنەوارەکانی لەیەکە وەکو گردەکان بەڵام ناوچە شاخاوەکان کەمتر زیاتر قەڵای لێ بۆ پارێزگاریکردنە ڕێگاکە. ڕاستە کاک ئامانج ئەمێ بزانم کە ئەو تومەکە شوێنەواریانی کە ئەدۆزرێنەوە کەلوپەلانە زیاتر چین کە لە کۆندا بەکار هاتوون و لە ئێستادا ئەدۆزرێنەوە. دیارە هەموو پارچێکی شوێنەواری کە هەموو کەلوپەلێک کە مرۆڤ لە کۆندا بەکاری هێنابێ ئەگەر لەو شوێنە بەجێما بێت قابلی دۆزینەوەیە بەڵام ئەو کەلوپەلانەی زیاتر کە ئەدۆزرێنەوە لە ناوچەی کوردستان بڵێن لە زیاتر ئەوەنە کە ئێمە ئیشمان کردووە لە پارێزگای سلێمانی لەگەڵ تیمە بیانەکان و لەگەڵ تیمە ناوخۆیەکانە ئەوانەی کە ئەدۆزرێتەوە زیاتر پاژماوەی بیناییە لەگەڵ پارچەکۆزەی کۆن لەگەڵ هەندێک کەلوپەلی سەرەتایی کە مرۆڤ بەکاری هێناوە و هەندێک جار کەلوپەلی جوانکاری و مور و ئەو شتانش کە دیارە سەردەمی خۆیدا بەکار هاتووە و هەندێک جار درا و سکە و ئەو شتانە بەڵام دۆزینەوەی پارچەی شوێنەواری بە پێی سەردەمی شوێنەوارەکە گۆڕێ ئێستا تۆ لە ئەشکەوتێکە کاتێک هەڵکۆڵی نەکەی نابێت چاوەڕێ ئەوە بکەی کە بڵێ سەردەمێکی زۆر نزیکە دۆزمە مەگەڵ ئەو ئەشکەوتە ژیانتیا و بێ هەتاوەکو سەردەمەکانی دواتریش. واتە ئێوە بە چ شێوازێک ئەزانن کە ئەم شتومەکەی ئەیدۆزنەوە ئەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک؟ دیارە بنەماکانی دیاریکردنی سەردەم زۆرن بۆ ئەوەی کە تۆ پارچی شوێنەواری پێ بناسیتەوە یەکێک لە هەرە بنەما گرنگەکان دۆزینەوەی نووسینەکە ئاماژە بێ بە سەردەمیەوە لەلایەن پسپۆڕی خۆیەوە ئەخوێنرێتەوە نووسینی وسماری دوایەوە بەراوردکاریمان هەیە لە ڕووی پارچە گۆزەکان و لە ڕووی چۆنێتی دروستکردنیەوە لە ڕووی چۆنێتی پێکهاتەی ئەو پارچە گۆزەیەوە کاریگەری سەردەمەکان لەسەر یەکتری ناوچەکان لەسەر یەکتری و هەروەها هەندێک پارچە شوێنەواری هەیە هەندێک شت هەیە لە کاتی هەڵکۆڵێنەکان ئادۆزرێتەوە بۆ نمونە خەڵوزە بۆ نمونە ئێسکە یان نمونەی خۆڵە ئەمانە دیاریکردنیان تۆزێک زەحمەتە لەبەرەوە نمونونەکانیان بە ڕەزامەندی بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و بەلایەنی معنی لە کوردستان بە هەموو بەڕێوەبەراتەکانی شوێنەوار لە کوردستان تیمە بیانەکانی بەنە دەرەوە کاربۆنی 14 هەیە C14 لە تاقیگە پێشکەوتەکانی ئەوروپا لەوێ لێکۆڵینەوەی لەسەرەکەن تەمەنەکەی دیاریەکری. ڕاستە ئەمێ بزانم کە نوێترین ئەو شوێنەوارانەی کە دۆزراونەوە یاخود ئەو کەلوپەلانەی کە دۆزراونەتەوە چین و وەلە چ شوێنێک دۆزراونەتەوە لە هەرێمی کوردستان؟ وەڵا وەکو پێشتر ئاماژەم پێ ئێمە زیاتر لەگەڵ ژمارەیەک تیمی بیانی ئیشەکەین لە کوردستان کە لە زانکۆکانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتی یابان و ئەوانەوە لە هەموو کوردستان بە خۆشحاڵیەوە لە هەرسێ پارێزگاکە ژمارەی زۆر تیم ئیشەکەن لە دوای ساڵانی 2002ەوە ڕویان کردوێتە هێر ببوونی بە بۆنەی هەبوونی ئارامیەکی باش لە کوردستان سوپاس بخوا بووەتە هۆکاری ئەوەی کە کەشێکی ئارام بەرەخسێنە ئەوان بێن لە کوردستانە لە کۆڵینەوەکانی خۆیان بکەن بە هاوکاری بە ڕێوەبەرایەتیەکانی شوێنەوار لە هەموو ناوچەکان ناوچەی شوێنەواریمان هەیە ئیشی تاکراوە بۆ نمونە لە ئەشکەوتەکان کارەکرێت تیمی تایبەت بە سەردەمی چاخەبەردینەکان لەوێ ئیشەکەن لە گردە شوێنەواریەکان ئیشەکرێ هەر زانکۆیەک و هەر کەسێک و هەر لایەنێک بە پێی تایبەتمەندی خۆی شوێنەکە هەڵەبژێرێت ئەوەی کە هەتاوەکو یەسەوەکو پێشتر وتم کە دۆزراوەتەوە زیاتر پاژماوەی بیناییە هەندێک کەلوپەلی جوانکاری و هەندێک جار سکەیەک یا پارەیەکی سەردەمی کۆن یاخود ئەوەی زۆربەی زۆری کە ئەدۆزرێتەوە بە بۆنەی ئەوەی کە
کەلوپەلی سەرەکییان بووە لە بەکارهێناندا پارچە گۆزەیە کاک ئەمانچ بەدەر لەو تیمە بیانیانی کە باست کرد و کارەکانی خۆتان وەکو بەڕێوەبەراتی شوێنەوار ئەمەوێت بزانم کە خەڵکی تا چەند هاوکارتان بوون بۆ دۆزینەوەی ئەم شتومەکانە یاخود ئەگەر کاتێک کەسێک شتێکی بەرچاو کەوت وەکو شتێکی شوێنەوار بوو لە لای گومانی هەبوو ئەم کەسە چۆن پەیوەندی بکا بە ئێوە کە ئەم شتە دۆزراوەتەوە. بەڵێ دیارە ئێمە لە هەموو ناوچەکان پاسەوانمان هەیە بۆ ناوچە شوێنەوارەکان بەڵام وەکو پێویست نیە بۆ نمونە ناوچەیەکی فراوانی وەکو پێنجێنە چەندەها ناوچە شوێنەواریمان هەیە تەنها یەک پاسەوانمان هەیە لە ناوچەی شارە زۆر کە ئەتوانم بڵێم لە سەروی 300-400 بۆ 500 ناوچە شوێنەواری زۆر گرنگمان هەیە بەڵام وەکو پێویست نییە ژمارەیەکی کەم پاسەوانمان هەیە بەڵام ئێمە هەموو یەکە ئیدارەکانی ناوچەکانمان ئاگدار کردوێتە بە خۆشحاڵی هەمیشە برایانی ئاسایش و پۆلیس و ئەوانە هاوکارمان بوون هەر کەسێک گومانی لە هەر شتێک هەبێت یاخود هەر شتێک بدۆزێتەوە تەوان دۆزینەوەی شوێنەوار تەنها کاری تیمەکانی ئێمەیە بەڵام هەندێک جار لە کاتی کێڵانە لە کاتی لێدانی پرۆژەکانە لە کاتی دروستکردنی هەر پرۆژەیەکە هەندێک کەلوپەلی شوێنەواری دەرەکەوێت وەکو گۆزە یاخود گۆڕی کۆنیا پارچێ شوێنەواری تیمەکان ئێمە ئاگادارەکەنەوە لە ڕێگەی ئەنجومەنی گوندەکانەوە لە ڕێگەی پاسەوانەکانمانەوە لە ڕێگەی ئیتر ئێمەش نووسراومان بۆیت لە سەرەوە و یەکسەر لیژنەی بۆ پێگەین و بە دوواداچوونی بوو. کاک ئامانج بەدەر لەوەی کە ئەم شوێنەوارانە ئەدۆزرێتەوە هەنێک شوێنەوار هەیە بۆ نمونە ئەشکەوتە قەڵایە کاتێککە گەشتیارانیانە هەرێمی کوردستان خزمەت گوزاری نییە و ڕێگەی قیرتاوکراو نییە بۆ ئەوەی بگەیتە ئەو شوێنەوە گەشتیاران بچن سێری بکەن و بزانن کە کللتوری کوردی لە کۆندا چۆن بووە ئەمە بزانم کە ئێوە چیتان کردووە وەکو بەڕێوەبەراتی شوێنەوار بۆ ئەوەی کە خزمەت گوزاریەکان بگەێنە ئەم ناوچانە بۆی کە گەشتیاران هاتنە هەرێمی کوردستان سەردانیان بکەن. دیارە کوردستان بە پێی هەڵکەوتەکەی وەکو ئاماژەم پێک لە پێشترا شوێنەوارەکانی بۆ نمونە وەکو وڵاتی میسر نییە لەبەر دروستکرا بێ یاخود وەکو خۆی ما بێتەوە شوێنەوارەکانی ئێمە زیاتر لە ژێر خاکدایەوە لە گڵ دروستکراوە ئەمەش قابلێتی ئەوەیە بە گۆڕانکاری کەشوهاو بە تێپەڕبوونی کات لە ناو بچێت لەبەرەوە ئەوەی کە ئێمە هەمانە زیاتر هەندێک ئەشکەوت و کۆمەڵک قەڵای سەردەمی میرنشینە کوردیەکانمان هەیە ئەگینا ئەوانەی تری ناوچەیەکی وان نییە بڵێن شوێنێکی ماوە بێت کە گەشتار بتوانێت سەردانی بکە و زۆر جا تۆ شوێنێکی شوێنەواریت هەیە بۆ نمونە شوێنێکی وەکو ئەشکەوتی 1000 متر کاتێک کە تۆیت خزمەت گوزاری بۆ بە یاخود ئەو ڕێگای ئەگەر تەخت بکەی ڕێگای قیر و کۆمەڵک شتی بەریتە بەردەم من ناڵم چاک نەکرێت چاک بکرێت ڕێگایە کە بتوانێت هەموو ئۆتۆمبیل پێی بگات بەڵام گۆڕینی مۆرکەکەی گۆڕینی ڕوخساری شوێنەکە زیان بە شوێنەوارەکە ئەگەیەنێ بەوەی کە کاتێک تۆ وەکو گەشتیارێک کە سەردانی ئەەکەی ئەو دیمەنت لە پێش چاو نامێنێت لە سەردەمی زووە بۆ نمونە لە 40,000 ساڵ پێش ێستا کاتێکە مرۆڤ لە ئەشکەوتی 1000 متر ژیاوە ئەگەر تۆ ئێستا ئەو ڕێگایە هەر هەمووی بکەی بە قیر و هەر کەسێک بچێتە سەرەوە ئەو دیمەنەی لە بەرچاو نامێنێ چۆن مرۆڤەکان لێرە ژیاون بۆ پەیداکردنی خۆراک و بۆ ڕاوکردنی ئاژەڵەکان بەم ڕێگە سەختەیە هاتوونەتە خوارەوە لەم پێدەشتەیە ڕاویان کردو دووبارە گەڕاونەتەوە بەڵام ئەتوانێت ێشت بکرێت ئەتوانێت ڕێگاکانیان بۆ خۆش بکرێت بەڵام ئێمە شوێنەوارێکی وا تەنها قەڵاکان و هەندێک ئەشکەوت و ئەو شوێنانەمان هەیە کە بتوانێت گەشتیار سەردانی کاک ئامانج هەر دەربارەی ئەو ئەشکەوت و قەڵانی کە باست کرد ئەمە بزانم کە ئێوە لە کاتی نۆژەنکردنەوەیان ناچیەکەن وەکو بەڕێزت ئاماژەت پێ کرد لە کاتی بوونی باران و لافاودا زۆر لەم ئەشکەوت و قەڵایانە لە ناو ئەچن یاخود زیانیان بەرئەکەوێت ئەمە ئێوە بزانم چیتان کرد بۆ نۆژەنکردنەوەیان لەمان کاتیشدا لە کاتی نۆژەنکردنەوە ئەزانین کۆمەڵک لەو ئەشکەوتانە و قەڵانە کە هەیە لەلایەن هاوڵاتیانەوە زیانێکی زۆری بەرەکەوێت بۆ نمونە نووسینە لەسەر دیواری ئەو شوێنانە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە نۆژەنیان بکەنەوە لە هەمان کاتیشدا شێوازی نۆژەنکردنەوەکە دیاری کراوە وەکو بەڕێوەبەرایەتی شوێنەوار ناسان دیارە قەزەی پاراستنی شوێنەواریەکان بابەتێکی زۆر گرنگە پێویستە هەموو تاکێکی کورد بە ئەرکی خۆی بزانە کاتێک کە تۆ چیتە ناوچەیەکی شوێنەواری ئەچیتە ئەوێ ئەوە
مێژوی توێ بە شانازی پێ بکرێ بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا لای ئێمە ئەو ڕۆشنبیریەوەکو پێویست نییە خەڵکی ئەچن سەردانەکەن ناوچە شوێنەوارەکانە شێوێن بە هەڵکەندن بێ بە وەکو خۆت بتێت بە بۆیاغکردنی شوێنەکان بێ بەڵام ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە بۆ نمونە هەندێک شوێنەیە ئێمە هەڵکۆڵراوی ئەوەی کە ناسراوە بە نارامسین لە قەرەداخە بەڕێوەبەرات شوێنەواری سلێمانی لە ساڵانی 2000 و ئەگەر هەڵە نەبم 6 شتێکی وایە کاری نۆژەنکردنەوەی بۆ کردووە و ئێمە پاسەوانمان هەیە لەو ناوچەیە کۆپیەکانی دروستەکەین لە مۆزەخانەی سلێمانی لەوێ بۆ گەشتیاران ئەگەر کەسێک نەتوانێت سەردانی بکات شوێنەکە پێ نەزانێت خۆی لە هەموو دنیاە وا باوە ئەبێ تابلۆدا بنرێ ڕێبەری بیرێ بە خەڵک بۆی سەدای ناوچە شوێنەوارەکان بکەم بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە هەتاوەکو ئێستا لەوەش ئەترسین تابلۆیەک دابنین بە ناوچەیەکی شوێنەواری چونکە ئەوەی ئەبێتە یارمەتی دەر ئەبێتە ڕێنیشاندەر بۆ سەردانکردنی خەڵک بۆ ئەتوان بڵێم دوو هێندە ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیان بە شوێنەوارەکە بکەنێ بەڵام ئێمە لە هەوڵەکانمان نەوەستاوین لە ڕووی پاراستنی شوێنەوارەکانەوە لە ڕووی بۆ پاکردنەوە بۆ سڕینەوەی ئەو بۆ یاخوێنان دەداوەمە لە چەندین تیمی بیانی کردووە کۆمەڵک مادەی کیمیایی و ئەو شتانە هەیە تاوەکو بیهێنن ئێمە بتوانین پێی پاپ بکەینەوە ئێستا ئەشکەوتی قسقاپانمان هەیە لە چەمی ڕێزان بەڕاستی شێوێنراوە بەڕاستی یانی مرۆڤ بەتەواوەتی هەمووی نووسراوە مرۆڤ شەرمەکالەوەی کە بڵێ ئەو شوێنەوارە جوانم هەیە لە هەر شوێنێکی دنیاە وایە ئەبوو بە سەرچاوەیەکی دارایی باش ئێمە هەچەنە پەیژە و کۆمەڵە کشتمان بۆ کردووە بۆی کە خەڵکی بتوانێت بچێتە بەردەمی و بیبینێت هەچەنە دووریشمان کردوێتەوە لێی تاوەکو پێی نەگەن بەڵام خەڵکی دیارە هەر دەستی پێی گەیشتووە و بەدەر نەبووە لێ کاک ئەمان چۆکو دوهامین پرسیارم ئەمەوێت باسێک لەوە بکەین کە لە کاتی دۆزینەوەی ئەم شتومەکە شوێنەواریانە ئەو کەلوپەلانی کە ئەدۆزرێنەوە ئێوە ئەیبەنەکوێوە تا چەند ئەم شتومەکانە بوونەتە هۆکارێک بۆ دەوڵەمەندکردنی مێژووی کورد بەڵێ دیارە لە هەموو شوێنێکی دنیای کوردستانیش مۆزەخانە شوێنی هەڵگرتنی شوێنەکانە بە خۆشحاڵی و مۆزەخانەی سلێمانی دومین مۆزەخانەی لەسەر ئاستی عێراق لە دوای مۆزەخانەی بەغدا و یەکێکە لە مۆزەخانە ناسراوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا کۆمەڵێکی زۆر تیمی بیانی لێرە کارمان لەگەڵاکەن و کۆمەڵە کاری باش کراوە بە هاوکاری هەموو لایەک بە حکومەت بە پارێزگا بە بەڕێوەبەرەکانی شوێنەواری سلێمانی مۆزەخانە بە کارمەندە دڵسۆزەکانی ئێستا ناوێکی دیارە لەسەر ئاستی جیهانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵە گەلەری جوانمان تیا کردێتەوە گەلەری تایبەت زۆر مناڵان گەلەری سەردەمی چاخەبەردینیەکان وا کۆمەڵێکی زۆر پارچەی شوێنەواری و دەگمەنمان هەیە کە توان بڵێن جێگەی شانازیە بۆ کوردستان و بۆ پارێزگای سلێمانیش دیارە هەموو کەلوپەلێکی شوێنەواری ئێمە لەوێ ئەی پارێزین و تۆمارەکرێ وە ژماری خۆی پێ ئەدرێ و پرۆفایلی تایبەت بە خۆی دروست ئەکرێ لە مۆزەخانە ئەو شتانە ئاپارێزین و هەر کەسێکیش بۆ نمونە پارچێکی شوێنەواری یا شتێکی هەبێ ئەتوانێت پێشکەشی کە بە مۆزەخانەی سلێمانی و هەموو تیمەکان ئەوانەی هەرچ پارچەیەکی شوێنەواری ئەدۆزرێتەوە بە لیستێکی تایبەت پێشکەش بە مۆزەخانە ئەکرێت. بەڵێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز ئامانج ئەمین شوێنەوارناس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە لامان میوان بوو بەڵێ عزیزانم ئێستاش هەواڵەکانی سەعات 9مان هەیە با بە کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. کۆسڕۆز بەسۆ علی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی حاکم قادر حەمەدجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی لە شای سلێمانی پێشوازی کرد لە ستیڤن ڤەکین کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان لە دیدارەکەدا گفتوگۆ کرا لەبارەی دۆخی کوردستان و عێراق و وەرگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و بەشداری کورد لە کابینەکەدا. پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی هەرێک لە بەڕێوەبەرانی گشتی تەندروستی و ئاسایشی سلێمانی ڕاگەیاند. 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کراون و تاکید لەوەش کرایەوە کە ئەو 4 توشبووە سیانیان ئەندامی خێزانێکن و 4ەمینیشان ژنێکە و سەرجەمیان لە ئێران گەڕاونەتەوە. دوای ئەوەی وەزارەتی ناوخۆی هەرێم لیستی ژمارەی هاوڵاتیانی بڵاو کردەوە کە لە دەواازەی سنووری مونزەریە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ نەکراوە.
قایمقامی قەزای چەمچەماڵ بە ئەوکاری هێزانامەکانی سنووری قەزاکە کە سوکاری ئەو هاوڵاتیانە و ئەو خوێندکارانەی کە لە زانکۆکانی وڵاتی ئێران دەخوێن ئاگادار کردەوە کە بە زووترین کات بەستی پشکنین سەردانی بنکەکانی تایبەت بە ڤایرۆسەکە بکەن. لە بازگەی بانیمەقانی قەزای چەمچەماڵ بە ئامانجی قایمقامی قەزاکە و بازگەی بانیمەقان و بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ ئۆبێکی پشکنین بۆ هاوڵاتیان دانرا کە لە خوار و ناوەڕاستی عێراق و ڕوو لە هەرێم دەکەن. ئەو شەش هاوڵاتیەی کە بە گومانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە کەمپی کۆیە و نەخۆشخانەی گشتی تاقتەق خراب نەژێر چاودێری دوای گەڕانەوەی پشکنینەکانیان دەرکەوت کە نەرێنی بۆ و ئەتاڵگری ڤایرۆسەکە نین و تەندروستیان جێگیرە. تەندروستی عێراق دوو حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند. لەوبارەی دکتۆر سەیف بەدر و تەبێژی وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە کرد دوو هاوڵاتی دانیشتووی شاری بەغدا لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە و تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. دکتۆر حەسەن عەباسی پسوەری نەشتەرگەری وێکێک لە پزیشکە ناودارەکانی ئێران باسی ڕێنمایەکانی خۆپاراستن لە توشبوون بە کۆرۆنا دەکا و ئاماژە بۆ دەکات باشترین ڕێگەکانی خۆپارێزی بریتیە لە کەمکردنەوەی سەردانکردنی شوێنە قەرەباڵغەکان و ڕاگررتنی پاک و خاوێنی. بەریتانیا 12 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنای ڕاگەیاند. لەوبارەیە کریس ویتی لێپرسراوی تەندروستی بەریتانیا لە ڕاگەنداوێکدا ئاماژەی بەوە کرد 12 حاڵەتی نوێی توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کردووە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکو وتمان تەوەری دووەممان باس لە جێندەر و جیاوازیەکانی نێوان ڕەگەزی مێونێر ئەکەین بێگومانە لە کۆنەوە ئەم جیاوازیانە هەبووە ئێمە باس لەوە ئەکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم جیاوازیانە نەهێڵین و تا چەند گرنگە ژنانیش ڕۆڵیان هەبێت لە ناو بوارەکانی پەروەردا و بەرهێنان و ڕۆژانەکاری خۆیان بکەن و هیچ یەکێک لە پیاوەکان یاخود خێزانەکانیان نەبنە ڕێگر لە بەرامبەر کارکردنیان و چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم جیاوازیانە کەم بکرێتەوانێ و بتوانن ژنان و پیاوان بێکسانی لەناو کۆمەڵگەدا بژین. هەر بۆ مەبەستە مامۆستا دڵپاک تاهیر بەڕێوەبەری سەنتەری جێندەرناسی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوانە. مامۆستا گیان سڵاوت لێ بۆ بەیانیت باش بێت. بەیانی هەموو لایەک باش بەخێر هاتی سپاس دەکەم. مامۆستا ئەمەوێت سەرتا پێناسەیەک بۆ جێندەر بکەین زانین جێندەر چییە؟ بەڵێ سپاس بۆ ئەم دیدارە بێگومان قسەکردن لەسەر پرسی جەندەر کارێکی زۆر گرنگە و ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەرکە پیرۆزەکانی ڕاگەاندن چونکە پرسی جەندەر لە هەر کۆمەڵگایەکە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ بووە بە یەکێ لە پرسە هەستیار و گرنگەکان بە تایبەتی لە کۆمەڵی کوردەواریە ئەم تەنانەت خودی چەمکەکە چەمکێکی نامۆیە بە کۆمەڵگا تەفسیراتی جیاوازی بۆ ئەکرێ بەداخەوە لەلایەن هەندێک لە کەسایەتی و لەلایەن هەندێک بیر و بۆچوونی جیاوازەوە لەسەر ئەم چەمکە هەندێک پێیان وایە کە باس لە چەمکی جەندەرەکرێ ئەمە ئازادیەکی ڕەهای ژنانە لە هەموو بوارەکانە بەبێ گەڕانەوە بۆ پابندبوون بە یاسا یا پابندبوون بە دابوونرێتە کۆمەڵایەتیەکان کە لە بنەڕەتدا ئەمە بۆچوونێکی هەڵەیە چونکە چەمکی جەندەر بریتیە لە یان یەکسانی جەندەری بریتیە لە وەلانانی هەموو ئەو جیاکاریە کۆمەڵایەتیانەی کە لە نێوان هەردوو ڕەگەزی نێرومەیە ئەکرێ. بۆ نمونە ڕەگەزی نێرومێ دوو ئینسانن کە بێکەوە کۆمەلگا بەڕێوە ئەبەنەوە هەروەها بەردەوامی ئەدەن بە ژیان. کاتێک کە تۆ جیاوازی بکەی یەکێ لەم توێژە بکەیتە پەراوێزی ئەوی ترەوە بێگومان ناسەنگیەک لە هەم لە ئەرک و مافەکانە دروستە بێ و هەم وەکو تێڕوانین بۆ مرۆڤەکان جیاوازەیەک دروستە بێ. بۆیە ئەم چەمکە لە کوردستانیشە بەڕاستی تازەیە بەتایبەتی لە دوای ڕاپەڕین و هەروەها فەراهەمکردنی کەشێکی ئازادی بۆ کارکردنی ژنا لە چوارچێوەی ڕێکخراوە مەدەنیەکانە زیاتر ئاشنا بوو بە خەڵک و کاری بۆ ئەکرێ. بە خۆشحاڵیەوە لەم 2 ساڵی ڕابردۆشە
وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکی زۆر گرنگی دەرکرد ئەویشکردنەوەی سنتەرەکانی یەکسانی جەندەریە لە زانکۆکانە ئەمە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە چووکە تۆ لێەوە ئەتوانی بە شێوەیەکی ئەکادمی کار لەسەر ئەم پرسە بکەی لە ناو کۆمەڵگایە. دەست باخان باست لەوە کرد کە جیاوازی هەیە لە ئێستادا ئەمە بزانم لە هەرێمی کوردستان ئەم جیاوازیانە بەکوێ گەیشتون ئایا لە چاو ڕابردوودا تا چەند گۆڕانکاریان بەسەرا هاتووە؟ یەک لە گۆڕانکاریەکان بەڕاستی ئەبەسترێتەوە بە مەسەلەی ئاینەوە بۆ نمونە بەداخەوە هەندێک کەس پێیان وایە کە ژن ئەرکی لە ناو خێزانە تەنها بریتە لە مناڵخستنەوە و هەروەها ئیدارەدانی پیا و دابینکردنی پێویستیەکانی پیا و ڕاستە لە کاتێکە ئەمە بۆ چوونێکی هەڵەیە چونکە بەرپرسیارەتی خێزان بەرپرسیارەتێکی دوولایەنەیە لە نێوان ژن و مێردیان لە نێوان دایک و باوکە ئەمە یەکێکە لەو جیاوازیانەی کە لە ڕابردووە هەبووەوە ئێستاش لە ناو هەندێ خێزان و هەندێک ناوچە زۆر بەزەقی دیارە لایەنێکی تری بەشداریکردنی ژنە لە ناوەندەکانی بڕیارە هەر کاتێک تۆ ژنێک لە ناوەندەکانی بڕیارە بینرابێ بۆ نمونە لە بواری سیاسیە لە بواری کاری کارگێڕی و پەرلەمانی و حکوومەتداریە ئەمە بەناڕەوا سیر کراوە پێیان وا بۆ کە ژن لەو توانایی نییە کە بتوانێت لەم کایانە گرنگانەیە بەشداری بکە بەڵام ئەزمموی کارکردنی ژنان لەم ڕۆیە ئەوەی سەلمان کە ژن لەو کایانەیە هیچی کەمتر نیە لە پیا و بگرە لە هەندێک جارە زۆر سەرکەوت و تریش ئەبێ بۆیە ئێمە ئەبێت وەکو بەرپرسی سنتەرەکانی جەندەر کار لەسەر نەهێشتنی ئەم تێڕوانینە نایەکسیانیانە بکەین بۆ ڕۆڵی ژن لە کۆمەڵگەیە چونکە بە دڵنیاییەوە ئەگەر تۆ کار بۆ ئەوە نەکەی ئەم دوو چینە یەکسان نەکەیتەوە بە یەکتری بێگومان کاریگەری ئەبێ لەسەر پەروەردەی مناڵ لەسەر پێشکەوتنی کۆمەڵگا لەسەر هەموو کایەکانی تریژیان ڕاستە مامۆستا باک ئەمێ باسێک لەوە بکەین کە هەرێمی کوردستان تا چەند لە ڕۆی لەگەڵ جیاوازی لەگەڵ ناوچەکانی تر و لەگەڵ جیهاندا تا چەند جیاوازی هەیە لە ڕۆی جیاوازیکردن لە نێوان جێندەرەکاندا و هۆکاری ئەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئێمە ئەبێت ئەو بەراوردە لەسەر ئاستی جۆغرافی نەکەین چونکە ئەگەر تۆ لەسەر ئاستی جۆغرافی بکەی ئەمە ناتوانین خۆمان بەراوردکەین لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانی وەکو ئەوروپا و ئەمریکا و ئەم ناوچانەی تر کە زۆر لە مێژە ئەو مەسەلەیان تێپەڕاندووە ژن ئێستا لەو کۆمەڵگایانەیە ڕۆڵی بەرچاو گرنگی هەیە تا ئاستی سەرۆک وەزیران و هەروەها سەرکردایەتی کردنی حیزب و زۆر بواری تر بەڵام ئەگەر بێت و بەراوردێکی خۆمان بکەین لەگەڵ ئەو ناوچە هەرێمیانەی کە دەوروبەری ئێمەیان گرتووە بۆ نمونە بە تایبەتی مەسەلەکە چڕتر بکەینەوە ئەو وڵاتانەی کە هەڵگری ئاین و کللتوری ئیسلامن ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی کەم ئێمە باشترین لە هەندێک لە وڵاتانە نەک لەگەڵ هەمویان چکە لە وڵاتانەشە بێگومان ژن هەیە ڕۆڵی باش ئەبینێت بەڵام ئەو وڵاتە هەرێمیانی کە دەوروبەری ئێمەیان گرتووە بۆ نمونە هەندێک وڵاتەیە تا ئێستا مۆڵەتی شۆفێری نادا بەژن هەندێک وڵاتەیە تا ئێستا مافی دەنگدان یان مافی خۆکان دیتکردن نادا بەژن ئێمە لەو بوارانەوە ئەتوانم بڵێن هەنگاوی باشترمان ناوە و مەسلەیەکی زۆر گرنگتر هەیە من ئەمە بە ئەمانەتەوە ئەو حقەتە بڵێم کە ڕۆڵی جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ لەو بوارەیە زۆر بەرچاوە چونکە ئەو یەکێک بووە لەو سەرکردە سیاسیە دیاریانەی کە بۆ مەسلەی مافی ژن داکۆکی کارێکی سەرسەخت بووە زۆرێک لەو یاسایانەی کە ئێستا توانیوەتی مافەکانی ژنان فراهەمکە لە هەرێمی کوردستانە لە سەردەستی ئەو گۆڕانکاری کراوە جورئەت کراوە کە دەستی بۆ ببرێ بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە ئەتوانم بڵێم ئەمە سەروەرێکی گەورەیە هەم بۆ خودی جەنابی مام جەلالوە هەم بۆ حیزبەکەشی لەبەرەوەی جۆرێک لەو یاسایانە هەندێک حیزبی سیاسیە بۆ جورئەتی ئەوەی نەکردووە بە تایبەتی ئەو یاسایانەی کە سەرچاوەکانیان ئەگەڕێتەوە بۆ شریعەتی ئیسلامی و یاسای باری کەسی و هەندێک یاسای تر بۆیە
ئەو پشتیوانی ئەو پشتگیری جەنابی مام جەلال وای کردووە کە ژنان زیاتر دەستکراوە بن هێزێکیان لە پێش بەیە کە ئەویش هێزێکی سیاسی گەورەیە کە خۆی لە جەنابی مام جەلالە ئەبینێتەوە ئەم هەنگاوانە زۆر بە جددی نراوە لە کوردستانە و کردنەوەی ئەم سنتەرانەش لە زانکۆکانە هەنگاوێکی ترە بۆ بە ئاکادیمیکردنی پرسی یەکسانی جەندەری. مام سادڵ پاک باست لە ئەوە کرد کە ئێمە لە کۆندا بێگومان جیاوازێکی زۆر هەبووە ئەمە باسێک لە حیزبەکان بکەین ڕۆڵی حیزبەکان بکەین لە نهێشتنی ئەم جیاوازی جێندەرە بە تایبەت حیزبە دیموکراسیەکان ئەمە بزانم کا چەند ڕۆڵیان هەبووە لە نهێشتنی ئەم جیاوازی لە نێوان ژنان و پیاواندا. بڵێ ئەگەر ئێمە سەیری هەرێمی کوردستان بکەین ئەتوانم بڵم حیزبی سیاسی چۆتە ناو هەموو کایەکانەوە و بە تایبەتی چۆتە ناو خێزانیشەوە بۆیە حیزبی سیاسی کاریگەری زۆر گەورە ئەتوانێت هەبێ لە مەسەلەی یەکسانی جەندەریە بە تایبەتی وەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئەو حیزبانەی کە خۆیان بە دیموکرات و بە چەپ و یان سۆسیال دیموکراتەکان ئەزانن ئەمە نەک هەر ئەرکێکی سیاسی خۆیانە بەڵکو ئەمە ئەجەندای بەرنامەی کاری سیاسیانە پێویستە جێبەجێ بکەن کاتێکە لە حیزبە سۆسیال دیموکراتەکانە یەکسانی جەندەری یەکێ لە ئەساسەکانی کارکردنی ئەبێ ئەمە ڕنگ باتەوە لە کاری ڕۆژانەیە لە هەموو جمگەکانە لە هەرێمی کوردستانە ئەو حیزبانەی کە چەپن بەداخەوە هەندێکیان ئەتوانم بڵم حیزبی بچووکن ئەو ڕۆڵ و کاریگەریان لە حکوومەتە بەو ئاستەنیان بەڵام حیزبی شەیە کە سۆسیال دیموکراتە وەکوکێتی نیشتیمانی کوردستان کە بەشداریەکی کارەی حکوومەت بۆ لە سەرەتای دروستبوونی ئەم هەرێمەوە بۆیە ئەبێ ڕۆڵ و کاریگەری هەبێ لەسەر ئەو پرسە چونکە ئەوە یەکێکە لە ئەجەندای سیاسی خۆی بۆکو ئەمەژەم پێدا ئەم هەوڵە لەلایەنی کێتیەوە کراوە لە ڕێگەی جەنابی مام جەلالەوە ڕۆحی شاد بێ بەڵام بەدەر لەوەش کار لەسەر ئەوە ئەکرێ کە ئەم پرسە بکرێ بە پرسێکی گرنگ و هەستیار و هەموو سەرکردەکانی ئەم حیزبە بە بەرپرسیارەتیەوە مامەڵەی لەگەڵا بکەن بۆ نمونە ئەگەر تۆ سەیری پەیڕەوی کاری ئەم حیزبە بکەی لە نێوان کۆنگرەی 34 ڕێژەی لە سەدا 20 وەکو کۆتا بۆ بەشداری ژنان داناوە ئەمە هەنگاوێکی گرنگە بۆ یەکسانیکردنی ژن و پیا و لە بواری سیاسیە ئەمە فرسەتێکی باشیدا کە ڕێژەی لە سەدا 20 ژنان بۆ سەرکردایەتی ئەم حیزبە سەرکەون و لە کۆنگرەی چواریشە کە پەیڕەوی کاری یەکێتی نیشتیمانی کوردستان دانراوە بۆ کۆنگرەی 5 پێویستە هەموو جمگەکانی ئەم حیزبە لە سەدا 25 کەمتر نەبێ لە بەشداری ژنان بۆیە ئەمە گرنگە هەنگاوێکی باشە من ئومێدم وایە کە لە کۆنگرەکانی داهاتوودا هیچ نەبێ ڕێژەکە بێ لە سەدا 50 کە ژن و پیاو یەکسان بن یا لە کۆنگرەکانی داهاتوودا هەر کار بە کۆتانەکەین من حەزەکەم تێبینێ بکەم بەو کۆنفرانسە ناوخۆیانەوە هەروەها بۆ هەتا خودی کۆنگرەش کاتێک کە ژن هات ڕاستە ڕێژەی لە سەدا 25 بۆ بەشداری ژن دانراوە لە پێڕەوە ئێمە تێبینیەکەین هەم لە کۆنفرانسەکانە بۆ بەشداری کۆنگرەوە لە هەم کۆنگرەشە ژن هەیە بەبێ کۆتا سەرکەوتووە ئەمە هەنگاوێکی باشە کەواتە ئێمە ئاستێکی هوشیاریمان لەناو ئەندامانی یەکێتیە دروست کردووە کە ئەڵێم ئێمە مەبەستم بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە وا بکە ئەندامانی یەکێتی بە هوشیاری و دەنگ بنن بە ژنی کارامە بۆ شوێنی گونجاوی خۆی ئەمە زۆر گرنگە کەواتە گۆڕانکاریەک بووە جێی ئومێدە بە هیوام ئەم گۆڕانکاریە لە سەرئاستی پەرلەمان لە سەرئاستی حکوومەت ئەمانە هەمووی ڕنگ باتەوە بچێتە جونگە وردەکانی تری حکوومەت و هەروەها بوارەکانی تری کارکردنی ژنانەوە چونکە مەسەلەیەکە ئەگەر ژن و پیاو بە یەکسانی کار نەکەن لە هەموو بوارەکانە بێگومان هاوسەنگیە کرد دروستەکرێ تۆ بە ئۆتۆماتیکی هەست بەو هاوسەنگی ئەەکەی بەڵام نازانی نا هاوسەنگەکە لەکوێیە کاتێک کە تۆ ئەو ناهاوسەنگێت چاک کردەوە ژیان بەرەو پێشتر ئەچێ کۆمەلگا ئەبێ بە کۆمەلگایەکی بەرهەمهێن مناڵ پەروەردەیەکی دروستی ئەبێ کۆمەلگا بەرەو پێشەچێ لەسەر ئاستی زانست لەسەر ئاستی تەکنەلۆژیا لەسەر ئاستی ئابووری بۆیە
مەسەلەی یەکسانی جەندەری بەڕاستی پرسێکە پێویستە هەموو حیزبە سیاسەکان و حکوومەت کاری لەسەر بکە بە حیزبی چەپ و ڕاستی شێوە چونکە ئەمە پەیوەستە بە کۆمەڵگە و بە ئایندەی پێشکەوتنی کۆمەلگاوە. مامۆستا دڵباک باسمان لە ڕۆڵی حیزبەکان کرد و بێگومان ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەستێکی باڵای هەبووە لە نەمانی ئەم جیاوازە لە نێوان ژن و پیا و گۆڕانکاری تێدا. ئەمە باسێک لە ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکانیش بکەین بە تایبەت زانکۆکان تا چەند هۆکار بوون بۆ نەهێشتنی ئەم جیاوازە لە نێوان ژنان و پیاواندا. من ئەتوانم بڵم سنتەرەکانی جەندەر ماوەی نزیکەی بەرەو 3 ساڵ ئەچێ ئەم ناوەندانە کراوەتەوە لە کابینی پێشوە لە سەر دەستی وەزیرێکی تریەکێتی کە بەڕێز یوسف گۆران بوو و من بە ئەمانەتەوە ئەوەش بڵێم کە لەوەشە کاقوبات ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لەو مەسەلەیە چونکە بە حزوری جەنابی یەکەم جار ئەو سنتەرانە کۆبوونەوەی کرا بە ئامادەبوونی سەرۆکی زانکۆکان ئەو پرسا لەگەڵ UN تاوتۆکرا هەتا گەشتە ئەوەی کە پێویستە ئەم ناوەندە ئەکادیمیانە لە زانکۆکانە بکرێتەوە و ڕۆڵی ئەنجومەنی باڵای خانمانیش لەوەیە بەڕاستی پێویستە بە هەندوەر بگیرێ کە ئەویش دەستگایەکی حکومیە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو پرسە زیاتر بەرەو پێش بچێ. لە کاتی کردنەوەی ئەم سنتەرانە زانکۆکانە گرنگەکەی لە چیایە؟ هەنگاوی یەکەم تۆ کە سنتەرەکان ئەەکەیتەوە لەو دەستگا بچووکەی خۆتەوە کە سەرۆکایەتی زانکۆکانە چونکە سنتەرەکانی جەندەر ڕاستەخۆ پەیوەستن بە سەرۆکی زانکۆکانەوە لەو دەستگا بچووکەی خۆتەوە کار ئەەکەی بزانی ئایا لەناو سەرۆکایەتی زانکۆکانە ئەو پرسە فراهەم بووە یاخودنا دوای شۆڕە بیتەوە بۆ کۆلیجەکان بۆ پەیمانگاکان بۆ بەشەکانی تر. ئەوەی کە تا ئێستا وەکو سنتەرەکانی جەندەر ئێمە پێی هەستاوین کردنەوەی سمپۆزیۆم بووە کۆنفرانس بووە کۆبنەوەی فراوان بووە لەسەر هەموو پرسەکان بۆ نمونە ژن و میدیا ژن و یاساکان ژن و ئابووری کەسانی پسپۆری ئەکادیمی هاتوون لەوێ تاوتوی ئەو پرسانە کراوە و لە دەرەنجامە کۆمەڵێک پێشنیار و ڕاستپار دەدراوە بە وەزارەتی خوێندنی باڵا وەکو وەزارەتی بەرپرس بۆ ئەوەی کاری لەسەر بکات مەڵێ و دوای سازدانی ئەمە بێگومان کارەکان بەردەوامە لە هەموو زانکۆکانە جگە لەمەش ئێمە نێتوارکێکمان هەیە وەکو بەرپرسی سنتەرەکانی جەندەر لەسەر ئاستی کوردستان هەموو زانکۆکانی کوردستان ئەم نێتوارکە بەردەوام ئێمە کو ئەبینەوە چ لە وەزارەتی خوێندنی باڵا بێ چ پێکەوە کار بکەین بۆ ئەوەی بەرنامەی چڕوپڕدا بنین بۆ بەهێزکردنی ئەم سنتەرانە بەداخەوە ئێمە لە ڕابردووە لە کۆتایی کابینەی ڕابردووە دەستبرا بۆ ئەم سنتەرانە بە هەوڵی داخستنیان بۆیە هەموو ئستحقاقە مالیەکانی ئەم سنتەرانیان بڕی و هەتا ئێستاش بەداخەوە ئەوە جێبەجێ نەکراوە ئێمە کارەکان بەردەوامەکەین لەسەر بودجەی سەرۆکایەتی زانکۆکانمان کارەکانمان ئەنجامەدەی کە ئەمە بەڕاستی بۆ خۆی دەستگرتنی سنتەرەکانە بۆ ئەوی نەتوانن کار بکەن. من ئومێدم وایە وەزارەتی دارایی لەژێر هیچ بیان و پەردەپۆشیەکدا ئەم هەنگاوە جێبەجێ نەکات چونکە زیانی گەورەی هەیە بە مەسلەی ئەکادیمی و هەروەها بە زانکۆکان و بە پێشکەوتنیان چونکە یەکێک لە ئەو سیفەتانی کە زانکۆکان ڕانکی زانکۆکان لەسەر ئاستی جیهان بەرزەکاتەوە بەڕاستی مەسلەی یەکسانی جەندەریە. تو ئەگەر سەیری پێکهاتەی زانکۆ زۆر پێشکەوتەکان بکەی کۆلیجی تایبەت هەیە بە جەندەرناسی و پسپۆری تیاوەرەگیریە خوێندنی باڵای تیاوەرەگیریە بڕوانامەی زۆر بەرزی تیاوەرەگیریە بەڵام کاتێ لە هەرێمی کوردستانە سنتەرەکان بکەیتەوە جارێ لە ژێر بیانووی کێشەی ئابووریابەی سنتەرەکاندا بخەی بەڕاستی ئەمە پرسێکی مەترسیدارە پێویستە ئێمە ڕێگەلەوە بگرین و ئومێدیشم وایە وەزارەتی دارایی ئەو کێشەیە چارەسەر بکا بۆ ئەوی دەستکراوە بین لە ئەنجامدانی کارەکانمان. مامۆستا دڵباک ئەمە بزانم هەر لە کاتی دامەزراندنی ئەم سنتەرانە هەتا ئێستا ئەنجامەکان تا چەند گۆڕانکاریان بەسەرا هاتووە کە جیاوازی نەمێنێت لە نێوان ژن و پیاودا. ئەوەی کە وای کردووە هەوڵ بدرێ ئەو جیاوازانە نەمێنێن لە زانکۆکانە تەنانەت سەرۆکی زانکۆکانی مولزەم کردووە ئەگەر
لەگەڵ ڕێزم بۆ زۆر لە سەرۆک زانکۆکان ئەگەر قەناعەتێکی ساتیشی نەبوو بێ بە یەکسانی ژن و پیا و بەڵام لە ڕووی وەزیفیەوە پێویست بۆ ئیلتیزامی پێ بکە هەرچەنداوەی کە من تا ئێستا ئەیبینم سەرۆک زانکۆکان بە تێکڕە هاوکار و هەماهەنگێکی زۆر باشن بۆ ئەو پرسە هاوکاری بەڕێبەرایەتەکانەکان لە ئەنجامدانی چالاکیەکانە دەستگیرۆییانەکەن ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بووە وە گۆڕانکاری کردووە بۆ نمونای ئەمە ئێستا بینین لە مێژووی زانکۆکانی کوردستانە سەرۆکی زانکۆژن نەبووە بەڵام ئێستا ئێمە سەرۆکی زانکۆمان هەیە ژنە ڕاگرەکان ژن نەبوون بەڵام ئێستا زۆر لە زانکۆکانە لە کۆلێجەکان ڕاگری ژن دانراون سەرۆک بەشی ژن دانراون بڕیاردەری ژن دانراون کەواتە ئەمە بۆ خۆی هەنگاوی ئیجابیە وای کردووە کە ئەو زانکۆیانە لە ئۆرگانەکانی خۆیانەوە دەست پێ بکەن هەتا ئەگاتە مامەڵەکردنی مامۆستا لەگەڵ خوێندکارانی کچ لە ناو کەمپی زانکۆکانە ئەمەش بۆ خۆی گرنگە و هەنگاوێکی لەوە گرنگتر ئەوەیە کە ئێستا کار لەسەر ئەوە ئەکرێ کە پرۆگرامێکی تایبەت دابنرێ بە خوێندنی مادەی جەندەر لە زانکۆکانە ئەو نێتوەرکی کە من ئەمەژەم پێکرد لە نێوان بەڕێوەبەرایەتی سنتەرەکانە لەسەر ئاستی هەموو کوردستان یەکێ لە کۆبنەوەکانمان ئەوە بووە کە پرۆگرامێکی گونجاودا بنین بۆ ئەوەی ئێمە بتوانین لە داهاتووە لە زانکۆکانە لەسەری بخوێنین ئەو پرۆگرامە ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵایە دراسە ئەکرێ و ڕەنگ بێ لە ساڵی ئایندەی خوێندنە بچێتە بواری جێبەجێکردنەوە کۆمادەیەکی تایبەت بە نمونەی کوردۆلۆجی بخوێنرێ کاتێک کە تۆ مادەیەکی ئەکادمی ئەخوێنی لە زانکۆیە ئەمە کاریگەری ئەبێ لەسەر گۆڕینی دید و تێڕوانینی خوێنکار بۆ هەموو مەسەلەکان بە تایبەتی ئەو خوێنکارانەی کە کوڕن لە هەندێک خێزانەوە دێن باگراوندێکی کۆمەڵایەتی جۆرێک محافظکاریان هەیە و مامەڵە لەگەڵ ئەم پرسەناکەن ئەم خوێنکارە گۆڕانکاری تیا دروستە بێ لە ئایندەیە کاتێک کە خێزان پێکەهێنێ بێگومان گۆڕانکاری لەناو خێزانەکەی خۆیان دروستەکە و خێزانێکی دروست پەروەردە ئەبێست بۆ یەک بایەخ و گرنگی زۆر تایبەتی هەیە بۆ پەروەردەی خێزان مامۆستا دڵپاک وەکو بەڕێزت دوتت کە ئێمە ئەو سەنتەرانمان کە کردوێتەوە کە زانیمان ئامانجی خۆی پێکاوە دواتر ئەچینە پەیمانگاکان زانکۆکان بەشەکانی تر ئەمە بزانام تا چەند هەوڵتانداوە بچنە ناو ناوەندەکانی خوێندن قوتابخانەکان بۆ ئەوەی کە هەل لە مناڵی ئەو منداڵانی پەروەردە ئەکرێن ڕابهێنرێن لەسەر ئەوەی کە جیاوازی نەکەن لە نێوان ڕەگەزی خۆیان و ڕەگەزی بەرامبەریان لە ڕووی کاری وەزیفیەوە ئەمە کۆزارتی خوێندنی باڵا ناکرێ دەستبەرین بۆ کاری پەروەردە چکەوە وەزارەتێکی تر پەیوەندیدارە کە ئەویش وەزارەتی پەروەردەیە بەڵام شتێکەیە کە زۆر گرنگە ئەویش کردنەوەی وحداتی جەندەریە لە هەموو بەشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو وەزارەتەکانە ئێستا لەسەر ئاستی وەزارەتەکان وحداتی جەندەری کراوەتەوە جگە لە سنتەرەکانی جەندەر لە زانکۆکانە ئەم وحداتی جەندەریەک کاری چیە چاودێریکردنی ڕەوشی پێشێلکارەکانی ژنان لە ناو خودی دیوانی وەزارەتەکە بێگومان وەزارەتی پەروەردەژێکێکە لە وەزارەتانەی کە وحدەی جەندەری هەیە ئەو وحداتی جەندەریە ئیتر ئەتوانن شۆڕ بنەوە بۆ جونگەکانی خواردتر لە خۆیان یەکێ لەو جونگانە کە پێویستە کاری تیا بکرێ بەڕاستی خوێندنگاکان و هەروەها باخچەی ساوایان و ئەم جۆرانی ڕاستە باخچەی ساوان تۆ ناتوانی هەندێک مەسەلەی فکری لەگەڵ باسکەی بەڵام لە ڕەفتارە کاتێکە کچ و کوڕ مناڵی کچ و کوڕ لە تەمەنێکە ئەهێنی و دەیانەنی توێکەڵیانەکەی تو بەیەکەوە کاری هاوبەشیان پێەکەی ئەمە لە مشکی ئەو مناڵەیە ئیتر ئەچەسپێ تێ ئەگا کە شتێک نییە ڕێگر بێ لە تێکەڵبوونی ژن و پیاو کە ئەمەت کرد بە کللتور لە لای ئەو مناڵە وردە لەگەڵی ئەمە گەشەکە هەتا ئەگاتە ئاستی زانکۆ هەتا ئەگاتە ئاستی پێکێنانی خێزانی ئیتر ئەما بێ بە بەشێک لە کللتوری ژیانی بۆ زۆر ئاساییە بێ وەکو هەموو مەسەلەکانی تر ئەستا بۆیە ئێمە لە حاڵی حازرە تەنها ئەتوانین کار لەسەر کەمپەکانی زانکۆکان بکەین لە گەڵ پەیمانگاکانە ئەم مەسەلەیە بوروژین و کاری لەسەر بکەین بەڵام لە کۆتاییە ئەمە مەسەلەیەکە پەیوەستە بە هەموو تاکێکی کۆمەڵێکمان پێیوەستە بە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێیوەستە بە حکوومەت پێیوەستە بە پەرلەمان جارێک پێویستە پەرلەمان هەندێک لەو یاسانەی کە تەشریعی ئەکا زۆر بە وردی دیراسی بکە بە خۆشحاڵەوەی ئێستا ژنێک سەرۆکی پەرلەمانە ئەبێ زۆر دیراسی ئەو یاسایانە بکە کە
تا چەند لەسەر یەکسانی ڕەگەزی نێرومێ ئەگونجێ یان تا چەند پێشێلکاریتیانێ بۆ مافەکانی ژنان بۆیە پێویستە لە دەرچوونی یاساکانەوە ئەو چاودێری وردە هەبێ و تا ئەگاتە حکومەت و تا ئەگاتە بچووکترین دام و دەستگای حکومی لە وڵاتەیە. بەڵێ مام سادڵ پاک وەکو دوامین پرسیارم پێم خۆشە باز لە ئەو خولە بکەین کە بەڕێستان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کردوتانەتەوە بۆ خانمان بۆ ئانیش بتوانن کە لە تۆپی پێدا بەشداری بکەن و ئەمە بوونی ئەم خولە تا چەند گرنگە لە نهێشتنی جیاوازی لە نێوان ژنان و پیاواندا. بەڵێ ئەمە بابەتێکی تازەیە هەفتەی ڕابردوو لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک بۆ یەکەمین جار خولێکی فوتبۆڵ کرایەوە بۆ کچانی بەشە ناوخۆیەکان. خۆتان نەزانن لە بەشە ناوخۆیەکانە جۆرێک ژیانتیایە ئیلتیزاماتێکی هەیە و خوێندکارەکان پێویستە لە دوایەوەی کە دەوامی زانکۆیان تەواوێ بچنەوە ئەوێ و بەداخەواڵم کە جۆرێک کۆت و بەندی ئەبێ لەسەر خوێندکاران لە پێناوی پاراستنی ژیانیانە چکە ئەوانە ئەمانەتێکن لەسەر زانکۆکان بۆ ئەوەی گۆڕانکاریەک لە باری دەرونیان بکرێ و هەروەها بەشداریەکیان پێ بکرێ یاریەکی فوتبۆلیان ڕێکخستبوو بۆ هەموو کچانی بەشە ناوخۆیەکان بە بەشە جیاوازە بە پسپۆری جیاوازەکانەوە بێگومان لەوێ بەڕاستی منەتوانم بڵێم ڕۆڵی مامۆستا ڕەزا سەنگاوی کە بەرپرسی بەشە ناوخۆیەکانە زۆر بەرز ئەنرخێنرێت چونکە بە هەوڵ و هەروەها بە توانای ئەو ئەم چالاکیە ئەنجامدرا چالاکێک بوو بۆ یەکەمین جارە کە ژن بتوانێت وەرزشی فوتبۆڵ بکە و ئەمە هەنگاوی یەکەمە شەشتی بەرامبەر بە یەکتری یاریان کرد. هەنگاوی دووهەم ئەوەیە لە کۆی ئەم تیپانە تیپێکی زۆر تۆکمە دروست بکرێت دوایی بێن بەرامبەر بە زانکۆکان چالاکی ئەنجامدن. لە ئێستاە هەنگاوی یەکەم زانکۆی جیهان هاتوۆتە پێشەوە لەگەڵ زانکۆی پۆلیتەکنیکە وەکو دوو تیپی فوتبۆڵی کچان بەرامبەر بە یەکتری بۆستن. ئەمە هەنگاوێکی باشە و جگا لەوەش ئێمە لە ڕابردووە تێڕوانینێکە بووە کە ژن کەمتر بەشداری چالاکی وەرزشەکە بە تایبەتی فوتبۆڵ کە من نتوانم بڵێم هەر نەبووە لە کوردستانە. ئەمە هەنگاوێکی زۆر باشە و من ئەمە لێرەشەوە سوپاسی سەرۆکی زانکۆ بکەم زانکۆی پۆلیتەکنیک کە بەڕاستیکێکە لەو سەرۆک زانکۆیانەی زۆر دەستکراوەیە لە هاوکاری و یارمەتیدانی خودی سنتەرەکە و هەموو چالاکیەک کە تایبەت بێ بەژنان هەتا ئێستا هەرچی چالاکیەکمان ئەنجام داوە بە سنگ فراوانی و ئامادەی دەربڕیوە بەبێ ئەوەی کە تەحەفوزی هەبێ لەسەر ئەوەی ئایا ئەم یاریە تا چەندێک کولفەی دارایی لەسەر زانکۆکە جێبەجێەکە بەڵام خۆی هەمیشە لە پێشەوەی چالاکیەکان بووە کە ئەمە بەڕاستی واکە ئێمە دەستکراوە بین واکە ئێمە زیاتر کار بکەین ئێمە زیاتر بیر بۆ چوورمان هەبێ و ئەو شەوەی کە کارەکەش ئەنجام درا خۆی لە سەرەتای کارەکەەوە لەگەڵمان بووە هەتا کۆتایی چالاکیەکە بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە کە سەرۆکی زانکۆ بەم شێوەیە هاوکار و پشتیوانی چالاکیەکانی ژنان خۆش بێت دەستان خۆش بێ بۆ هیواین کە کارەکانتان چڕ بکەنەوە تاوەکو جیاوازیەکانی نێوان ژنان و پیاوان کەمتر بکەنەوە. دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا دڵپاک تاهیر بەڕێوەبەری سەنتەری جەندەرناسی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان هونەر ڕەسوڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە میوانێکی لەگەڵایە زانیاریمان ئەداتێ لەسەر خواردن و خواردنانەی لە ڕۆژانە بەکاری ئەهێنین. هونەر سڵاوت لێبێ و بەیانیت باش بێت ئەمە بزانم کە زانیاریەکان دەربارەی ئەو خۆراکانە چین. سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. لە ئێستادا یەکێک لەو پرسە زۆر گەرمانەی کە لە بۆتە بابەت و لە هەموو شوێنێ قسەی لەسەر دەکرێت نەخۆشی کۆرۆنایە کە نەخۆشیشی بێگومان مەترسیدارە و پێویستی بە خۆپارێزی هەیە. ئێمە لەم بەشەی بەرنامەکەدا دەمانەوێت گفتگۆ ئەنجام بدەین لەگەڵ بەڕێز شەماڵ جەلال کە هەڵگری ماستەرە لە زانستی خۆراک و ئاماژمانە لە بەڕێزیان بپرسین پەیوەندی نەخۆشی کۆرۆنا بە خۆراکەوە چییە؟ یان لە ڕێگەی خۆراکەوە ئەم ڤایرۆسە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ
بۆ پێویستە چۆن مامەڵ لەگەڵ خۆراک بکرێت بەڕێز کاک شەماڵ لەگەر بێ ئێرەم کاتت باش سڵاو لێبێ ڕوو لە کامێرەکەی پێمان بڵێ پەیوەندی کۆڕۆنا و خۆراک چییە؟ بەڵێ سەرتا زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو بۆ بینێران دیارە ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسێکە کە زیاتر لە ڕێگەی کۆکە و پشبینەوە دەگوازرێتەوە تا ئێسادا تاکە ڕێگەیە بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە لە کۆکە و پشمینی ئەو کەسێک کەوا تووشی ڤایرۆسەکە بووە بەڵام پرسیارێک لە ئێسادا کە زۆر خەڵک مەفرۆزە بیزانێ و بیری لێ دەکاتەوە ئەویش گواستنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕێگەی خواردنەوە دەگوازرێتەوە لە ئێستادا تا ئەم دەقەیەش هیچ بەڵگەیەک نییە هیچ توێژینەوەیەک نیە هیچ لە کۆڵینەوەیەک نییە کەەوە بیسەلمێنێ ئەم ڤایرۆسە لە ڕێگەی خواردنەوە دەگوازرێتەوە بەڵام مەفروزە هەموو ئەو کەسانێک کە مامەڵە لەگەڵ خۆراک دەکەن تعامل لەگەڵ خۆراک دەکەن لەگەڵ پرۆسەی ئامادەکردنی خۆراک هەموو ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن بۆ یەکی لەوانە کە زۆر زۆرورە تەریقەیەکی زۆر سادەیە ساکارە هەموو کەس دەتوانێت پێڕێ بکە ئەویش پاگراگرتنی دەستەکانە شۆردنیان بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە کە بۆ خۆمان دەزانین کە جێرم با بڵێن بەکتریا و ڤایرۆس لە هەموو شوێنێکی دەستەماندا هەیە بەڵام ئێمە بۆ ئەوەی دەبێ بتوانین ئەو ڕێنمایی ئەو گایلانەی کەوا دەبلێت داینەوە بۆ چۆنێتی خۆپاراستنمان بە تایبەت دەستشوتن کە لە ئێسادا هەنگاوی زۆر سادەیە بتوانین بەو هەنگاوە ساد و ساکارە خۆمان پارێزین و کەسی بەرامبەریشمان پارێزین و لە کاتی ئامادەکردنی خواردندا زۆر ئیحتیمام بە شوتنی دەستەکانمان بدەین. کاکشماڵ لە شارێکدا ئەگەر نەخۆشی کۆڕۆنا هەبێ بەربڵاو بێ خواردنی ئەم شوێنە دروستە ئەمەسم میوەیە دیارە لە ئێستادا ئەگەر باسی خۆمان بکەین ئێمە چەند مەرجێکمان هەیە لە سنوورەکان ئەو مەرجانە لە ئێستادا بە تایبەتی ئێمە لە سنووری خۆمان سنووری ڕاپەڕین باسی مەرزی چێ لە گۆڕەیە کە سنوورێکی چۆن دەڵێن نیمچە ڕسمیە ئەو خواردنانە تا ئێستا خواردن داخڵ نابێ بەڵام بڕیار هەیەکەوە لە هەفتەی داهاتووە ئەو سنوورە بێتەوە بەڵام لە ژێر ڕێنمایی تەندروستی ئەو ڕێنمایە تەندروستیانەش کە بۆ ئەو خواردنانێکەوە هاوردە دەکرێن ئێمە هەموو ڕێنمایە و تەندروستی و ڕێکاری یاسایەکان دەگرینە بەر بە تایبەتی ئەو شتانێکەوە لە سنوورەکان پێویستە وەک ڕۆژکردنی ئەو بارانە یاخود ئەو شۆفێرانێکەوە دێنە سنوورەکەمانەوە. چ خۆراکێک باسی ئەو دەکەی کە خۆراک نەخۆشی ناگوازرێتەوە یعنی بەڵام ئەگەر کەسێک هەڵگریە ڤایرۆسە بێ کاتێک کە سێو لێ دەکاتەوە یان سێو دەخاتە ناو سندوقێکەوە تاسیرێت دروست ناکات دیارە ئەو ڤایرۆسە کاتێک کە ئەو نمونێکە بەڕێز باست کرد ئەو ڤایرۆسە تەحملی ئەو ماوە دوور و درێژە ناکات چەند سعاتێک یان چەند کاژمێرێک دەخایەنێت و هەروەها گەشەکردنی ئەو ڤایرۆسەمانەوەی ئەو ڤایرۆسە پابندە بە چەند مەرجێکەوە یەکێ لەوانە ئەو ڕۆی کە لە سەری دەنیشێ بۆ نمونە هەروەها ژینگەکەی هەروەها ڕادەی شێ ئەمان هەموو تەسی دەکات لەو باوەڕێدا کەوا ئەو حاڵتەکەتەوە باسیکرد حاڵتیوە بەو شێوەیە ناگوازرێتەوە. هەر بەگشتی کاک شەماڵ جگە لە بابەتەش ینی مرۆڤ دەبێت سۆرە خۆراکێک بەکاربهێنێت بۆ خۆی ینی هەموو خۆراکێک کە لە ناو بازارە لە هەر شوێنێکە دروستە بۆی کە مرۆڤ بیخوات بەڵێ لە ڕاستیدا ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە بەڕاستی مەفروزە هاوڵاتیان لە ئێستادا لە هەموو خواردنەوەی کەوا لە دەرێ هەیە خۆیان پارێزن بە تایبەتی ئەو خواردنانەی کەوا سەر عاربانەکان یاخود هەتاوەکو لە شوێنە ڕسمەکانیش خۆیان پارێزن زیاتر ئەو خواردنانە کەمکەنەوە یاخود ئەگە بۆیان بکرێ هەر نەیخۆن چونکە ئەو خواردنانەی کەوا بۆ نمونە لە دەرەوە ئامادە دەکرێت یاخود ئەو خواردنانێکەوە معلباتن لە قوتو کراون ئەمانە مادی حافیزیان تێدا چەند دەستکاری کراوە بە پرۆسی کیمیایی داهاتووە ئەمانە تەسیرێکی ڕاستەخۆیان هەیە بۆ سەر مەناعی مرۆڤ. ئێمە لێرەدا کە بمانێ بەرەنگاری ئەم پەتایە بینەوە دەبێت بەرگری جەستەمان بەهێز بکەین بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو بەکتریا ئەو ڤایرۆسە بینەوە کە دێتە جەستەمانەوە. کاکشماڵ هەر بۆ خۆی تەندروستتر نییە چێشتخانەیە یا دوکانێکی تر هەیە ینی ئەو کەسەی کە ڕاستەخۆ پەیوەندی لەگە هاوڵاتیان هەیە کۆمەڵێک پێداویستی هەیە بەکاری بهێنێت ینی کەسێک ینی لە چێشتخانەیە کار دەکات زەرور نییە ئەمە بەڵێ بە دڵنیایەوە پرسیارەکە زۆر جوانە هەموو کەسانەی کەوا لە
مەتاعیم یاخود لە شوێنە گشتەکان یاخود تعامل لەگەڵ خواردندا دەکرێت مەفروزە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکە ڕێنمایە تەندروستیەکان چێ لەو کاتێکدا بۆ نەکات تعامل لەگەڵ خۆراک دەکات پێویستە دەستەکانی جوان بشوات هەروەها پێویستە چۆنیەتی ئامادەکردنی ئەو خواردنانە لە کاتی بۆن و لە کاتی لێناندا خواردنەکان تێکەڵ نەکات هەروە چاقوی تایبەت بەکاربێنێت چاقەکان جیاواز بن ئەو بۆردەیکەوە خواردنی لەسەر وەردەکرێت جیاواز بێت لە هەموو حاڵەتێکدا زۆر احتیمام بە شوتنی دەستەکان بدا کاتێککە خواردن ئامادەکە هەروە کاتێکە لە خواردنەکە دەبێتەوە زیاتر دەستکێشیش بەکاربێنێت کە زۆر زارورە لە ئێستادا وەک PPE و هەروەها ماسک بەکاربێنێت لە ئەو شوێنەیەکەوە ئیشی لێ دەکات بۆ ئەوەی کەەوە ڕێگر بێت لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە گەر هەر حاڵەتێکی گوماناوی خۆی هەبێت کۆکە یا پژمین نەبێت هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ خواردنەکە کاکشمەڵ ئەمە واجبیش نییە لە دامەزراوەکانی حکوومەت هەیبەتی کە خۆتە لە ناو بەڕێبەراتی خۆپەڕاستی ینی بۆ ئیجبار ناکری خەڵک ینی سزا لە بەرامبەرەوە داناندرێ پێتانوانی ئەوکو کەسێکی شارەزا دەبێت حکوومەت ئەمە زەرورێتەکەی و دەبێت لە هەمان کاتدا ئەگەر کەسێک پابند نەبوو سزای بدە بەڵێ ڕاستە ئێمە چۆن دەڵێ مادام ئەو حاڵتە لە گۆڕەیە پێشتریش پێشەوەی حاڵتە بێ ئێمە ڕێنمایی تەندروستی کەوا بۆ نمونە دەستکێش و دەستشوتن و هەموو شت پێداویستی پزیشکانەی کە وەک خۆپارێزی بەکاردێت سوور بووین لەسەرەوەی کە بەکاری بێنین و هەچ کەسێک کە پێشتریش بەکاری نێناوە ئێمە ئیجراعاتی یاساییمان کردووە بەڵام لێرەدا یەک شتەیە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان بەعام بە تایبەتی ئەو کەسانی کەوا لەو شوێناندا کار دەکەن مەفروزە بای ئەوەی چۆن دەڵێ وشیاریان هەبێ کەوا خۆیان ئەگەر حاڵەتێکی وا هەبوو ئەو ماسک و ئەو دەستکێشانەکەوە وەک بەرگریەک بەکاردێت دژی ئەو ڤایرۆسە بۆ خۆیان بەکاری بێنن هەر شتێکی ویژدانیان وا باشترێکەوە خۆیان بۆ مەسئولیاتە هەستن بای ئەوەندە خۆیان بە بەرپرسیاری بزانن لە ڕڕووی تەندروستی خەڵکەوە باش ئەم حاڵەتی کە باسی دەکەین چۆن بگوازێتەوە ناو خێزان بۆ ناو خێزانیش زەرور نییە ینی بنمونە لە ناو ماڵیشدا ئەمە بۆ چێشتخانەیە لە ناو بازار و شوێنی گشتی ینی چی تێدایە ئەگەر لە ناو ماڵێکیشدا کەسێک کە خەریکی چێشت حەزرکردنە ئەو پێداویستیانە بەکاربێنێ هیچ بە دڵنیایی دەتوانین ئەو ڕێنمایانە هەر چۆن دەڵێ بگوازنەوە بۆ ناو ماڵەکانمان بە تایبەتی ئەو کەسانێکەوە خواردن ئامادە دەکەن زۆر ئاگیان لە بەهامان شێوە دەستشتنی خۆیان بێت لە ئەو کەلوپەلانێکەوە بەکاردێن پێویستە بەردەوام لە کاتی پێش بەکارهێنان دوای بەکارهێنان بشۆرێت هەروەها ئەو کەرەسانێکە بەوە بۆ نمونە بۆ موادێکی خاو بۆ گۆشتی خاویە بەکاردێت مەفروز نییە بۆ شتێکی تر بەکار بێت و هەموو کەلوپەلەکان پێویستە جودا بێت و هەروە بەهامان شێوە توانێت ڕەچاوی بکە کە دەستکێش لە دەستکە هەروە ماسکی طبی بەکاربێنێت دکتۆر باسی مەسەلەی کوڵاندنی شت خواردن دەکرێت زەرورە ئەمە بۆ نەخۆشیە یان کوڵاندن و ڕێژەی زۆر بۆ هەموو کاتێکار پێویستە بە دڵنیایی لە ئێستادا مەفروزە ینی کوڵاندن ئێمە لە زانستی خۆراکدا شتێکمانەیە پێی دەڵێن دەنجەرزوون هیچ خواردنێک چۆن دەڵێ نابێت لە خواردپلەی 60% چۆن بکوڵێنرێت یعنی دەبێت لە سەر و 60 بێت نابێت هیچ خواردنێک نابێن پلەی 5 بۆ 6 بێت لەو نابێنەدابێ بۆچی ئەو خواردانێک کە دەکوڵێنرێت مەفروزە سەر و 60 پلەی سیلێسی بێ ئەمەش بۆ لە ناوبردننی هەموو ئەو بەکتریا و ڤایرۆسانی کەوا لە خواردنەکەدا هەیە و خواردن مەفروزە بە شێوەیەکی زانستی لە سەر و 60 پلەوە بکوڵێنرێت هەروە بۆ ماوەیە کەمتر نەبێت لە نیو سعات چونکە بۆ خۆمان دەزانین بەڵێ بۆ هەموو کاتێک و بۆ خۆشمان دەزانین ئەم ڤایرۆسە بۆ پلەی گەرمی بەرز زۆر حساسە و ئەمەلی لە ناوچوونی زۆر زیاترە هاشماڵ ڕێنماییت بۆ خەڵک چییە خۆراکێک هەیە کە بیخۆین و بەرگریمان بەهێزکە بەتایبەت بۆ ئەم ڤایرۆسە بەڵێ بە دڵنیایی خۆراکێ ئێمە دەبێ مادام ڤایرۆس کۆرۆنا لە گۆڕەیە ڤایرۆسێکی کە لەو شتانێکەوە کە چۆ جسمەوە لەسەر مەناعیش دەکا ئێمەکی لەو شتانێکیەوە زۆر زەرورە مەفروزە نهێڵین بەرگری دەستەمان لاواز بێت چۆن نهێڵێن زیاترە خواردانە بخۆین کەەوە فرێشن تازەن هەروە احتیمان بە سەوزە و میوە بدەین بە تایبەتی هەندێ میوە هەیەکەوە ئەنتیۆکسیدانتیان تێدا واتە دژە ئۆکسانن بۆ نمونە لیمۆیە پرتەقاڵە سندیە ئەو شتانەی بەڵێ بەدڵنیای ئەم شتانە مادی دژە ئۆکسانیان تێدا دژە ئەنتی ئۆکسانیان تێدا
کەوا دەبێتە هۆی بەرزبوونەوەی بەرگری جەستەمان هەروەها بۆ نمونە سپێناق بخورێت هەروەها کەلەرمە کاهوە هەموو ئەو خواردنە بەرو مێدانێوەڵانەیە کەوا بەپێ هیچ پرۆسەیەکی دەستکاریدا نەڕۆژ بن ئەمانە هەموو وا دەکەن کەوا مەناعەمان بەرز بێتەوە بەرگری جەستەمان بەرز بێتەوە کاتێک کە بەرگریشمان بەرز بووە بە دڵنیایی ئەمە دەتوانین بەرەنگاری ئەو ڤایرۆسە بینەوە و خۆمان لێ پارێزین. لە کۆتایی نزیک دەبینەوە بەڵام دەمەوێت ئەو بڵێم کە لە هەندێک شوێن هێندە خەڵکی لە خۆی ڕێنمایی دەدا ینی من خۆم گوێبیست بوومە کەسانێک باسیەوە دەکەن کە خواردنی پرتەقاڵ و لیمۆ کارێکی خراپە ینی چی تێ بۆ ئەوانە پێدوانیە دەبێت زۆر بە وریایی هەم قسە بکەن و هەم ڕێنمایی بدرێن. بەڕاستی لەم دۆخەدا ئێستا دۆخەکی زۆر ناسکە ینی مەفروزە ئەو کەسانەی کەوا بۆ نمونە پسپۆرەکان لەو بابەتەنە دانەبێت ئەو ڕێگە بەخۆیان نەدەن ینی ئەو ڕێنمایانە یاخود قسە لەسەر ئەو بابەتە بکەن و مەفروزیشە کەناڵە ئەعلامیەکان هەروە سۆشیال میدیا دەوری گرنگ ببینێ لەوەی کەوا لەگەڵ چێدا چۆن دەڵێ ئەو ڕێنمایانە شێر دەکەن بڵاو دەکەنەوە هەروەها زانیاری تەندروست و ڕاست لە چ کەسێک وەردەگرن بەڕاستی. دەستەکان خۆش بێ دواوتت کە بەتێ شتێک بڵێ و ڕێنمایی بۆ من وەک دواوتم ڕێنمایم بۆ هاوڵاتیانەکەوە تاکە سەرچاوی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە لە ئێستادا لە ڕێگەی کۆکە و پژمینەوەیە مەفروزە بەلایانی کەمەوە هاوڵاتیان ئەگەر هەستیان بە حاڵەتێکی واکردکەوە گومانیان هەبوو لە کۆکە پژمینیان هەبوو دەتوانن لە ماڵەکانی خۆیان بمێننەوە هەروە سەردان کەمکەنەوە هەروە خواردن باش بقڵێنن زیاتر پشت بەستن بەو خواردانەی کەوە خۆماڵین بەڕاستی هەروەها مانەوەیان لە ماڵێ زۆر باشترە ئەرکیش لەسەر ئێمە کەم دەکاتەوە بە حکمی ئەوەی ئەم ڤایرۆسە بە ئیسراحەتکردن هەروە بە خواردنی باش مەناعەمان بەرز دەکاتەوە توانین بەرگری خۆمان بەهێزکەین و زاڵبین بەسەر ئەم ڤایرۆسەدا و ئەم فترە زەمەنیە تێبپەڕێنین. دەستەکان خۆش بێت بەڕێز شەماڵ جەلال ماستەر لە زانستی خۆراک سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ ئەمە تەواوی زانیاریەکان بوو لەسەر خۆراک و پەیوەندی بە نەخۆشی کۆرۆنا بە هیوای سەلامەتی بۆ گشتلارێک. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان هونەر ڕەسوول و سپاس بۆ ئەو میوانەی کە بۆ مایکی گەلی کوردستاندووە. بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان گۆران سەینووری لە سلێمانی و بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دەربارەی ئەو بڕیارە تازەی بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی قسەمان بۆ ئەکات کە بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بێگومان نەخۆشی ئەو نەخۆشیانی لە هەرێمی کوردستانیش هەن گرتوێتەوە و هاتوتە ناو هەرێمی کوردستانیشەوە ئەوان بڕیارێکیان داوە لەسەر ڕاگررتنی پرسە لە ئێستادا بۆ ئەوەی کە گیانی هاوڵاتیان سەلامەتتر بێت هەر بۆ مەبەستەش پەیامنێرمان گۆران زانیاریەکانمان ئەداتێ گۆران سڵاو لێوە بەیانیت باش بێت ئەمە بزانم تەواوی ئەو بڕیارە چییە کە ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانیەوە دراوە. بەڵێ کۆژین سلااو لێوە سلااو لە بینەرانی کەناڵی گەلی کوردستان بەیانی هەمولایەکتان باش بێ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەک من ئەمەوێ پێشە بچینە لا بڕیارە با ئێمە قسە لەسەر پرسە گرمەکانی ڕۆژ بکەین و زانیاریەکان چییە ئەوەندەکە لە بەردەستی مندا هەبێت وەکو پرسی گەرمی ڕۆژ بڵاوبوونەوە ڕاگەیاندنی ئەو چوار حاڵەتە یاخود ئەو چوار کەسەیە کە توش بوون بە نەخۆشی کۆرۆنا ئەما کە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە لە ناو هەرێمی کوردستاندا توش نەبوون دوای گەڕانەوەیان لە سەفەرێک لە وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە دیاڵە هەربەتە لەوێ تووشی و ڤایرۆسە بوون و ئێستا گەڕانەوە و لێرەدا توش بوون ئەمە جێگەی دڵخۆشی ڕاستەوان توشن بەڵام لە ناو هەرێمی کوردستاندا توش نەبوون بۆیە ئەوەی کە پرسی گەرم و پرسی ڕۆژ بێت ئەوەیە کە ئێستا کە هەرێمی کوردستان پێش ڕاگەیاندنی ئەم چوار حاڵەتەش ڕێوشێنی توندی گرتوۆتە بەر ڕێوشێنەکانیش قورس نین وەکو ناوەندە زانستیەکان یاخود ناوەندە تەندروستیەکان و سەرچاو پزیشکەکان باسی لێوە دەکەن ئەم خۆپارێزیە نەخەرجی تێچێت و ناماندووبوونێکی بەدەنی بەهێزیەوێت تەنها خۆپاراستنەوە هیچی تر دەکرێت میدیا سوشیال میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن ئەوەندەی کە خۆیان تەرخانەکەن و ئەوداڵن بەدوای ئەوەی کە چەند حاڵەت تۆمارەکرێت بە خۆیان بۆوانە تەرخانکەن کە چۆن خۆمان بپارێزین وەک ناوەندە پزیشکەکانیش باسی لەوە دەکەن ئەوەی کا دەتوانێت ڕوبەڕووی ئەم بەڵا کوشندەیە ببێتەوە ئەم پەتا کوشندەیە بێتەوە کە سەرتاسەری گیانە مەتەنە هەرێمی کوردستان نییە
ئیشەڵا بە هەرێمی کوردستانەوە بێتە دوای ناوچە لە هەرێمی لە سەرتاسەری جیاندا دوای وڵات لە سەرتاسەری جیاندا و کۆتایی پێدەێنرێت ئەوەی ئەرکەکە لەسەر هاوڵاتیان ڕێنمایەکانی جێبەجەکردن ڕێنمایەکانی ناوەندە تەندروستیەکانە کە نزیکە لە پەتایەکی ئەنفلۆنزای وەرزیەوە کە ئامەشەوەندە قورس نییە و ئەوەی کە بە منیش دراوە هەر تایبەت بە دیاریکردن و ڕاگەاندنی ئەو چوار کەسەی کە توش بوون وتەبێژی تەندروستی سلێمانی پێشکەمێک بە منی ڕاگەان کە تەندروستی هەر چواریان جێگیرە و ئومێد دەکرێت لە چەند ڕۆژی دواتردا دوای وەرگرتنی چارەسەری پێویست ڕەوانەی ماڵەوە دەکرێن بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئەوەی کە پێویستە هەموو لایەکمان هاوکاری دەستگا تەندروستیەکان بکەین و هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بکەین بۆی کە خوا نەخواستە ئەگەر کەسێک لە ڕێگەی قاچاغەوە هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە یان لە ڕێگەی لاوەکی و لا بەلاو هاتوۆتە هەرێمی کوردستانەوە نایەوێت خۆی ئاشکراکات ئێمە هەوڵ بین هاوکاری ئەو دەستگایانە بکەین بۆ ئەوەی کە پشکنینیان بۆ بکرێت وەک پێشتری شامەژەم پێدا نەخۆشیەکە ئەوەندەی کە بە خۆپارێزی چارەسەر بێ ئەو نەقورس نییە ئەمە تایبەت بە نەخۆشی کۆرۆنا و هەر لە چوارچەوەی نەخۆشی کۆرۆنادا لە شاری سلێمانی بەڕێوەبەری دەستگای تەندروستی پێشمەرگەوەی پێڕاگەاندم کە ئەو نەخۆشخانە پەنجاقەرەوەی کە دروست دەکرێت دەبێتە یەکەمین نەخۆشخانە کە بەردی بناغی بۆ دادەندرێت لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیدا لە ماوەی 4 ڕۆژی دەستکردن بە دروستکردنی ئەو نەخۆشخانەیە لە 35 تەواو بۆ هەوڵ دەدرێت لەو مدەی کە 15 ڕۆژی بۆ دانراوە تەواو بکرێت بۆ ئومێدەی کە هیچ کەسێک پێویستی پێ نەبێت و دەربارەی ئەوەی کە چالاکی ڕۆژ ئەمڕۆ هەر پێشکەمێک بەر لە ئێستا دەربارەی کەش و هەوا ڕەنگێساکە کەسانێکیش هەبێت پێویستیان بەوە هەبێت کە بزان کەش و هەوا چی بەسەردێت بەڕێوەبەری کەشناسی و مەلەرزەزانی سلێمانیەوەی پێڕاگەیاندم کە تا شەوانێکی درەنگ کەش و هەوا لە نێوان باران و نیمچە هاوردا دەمێنێتەوە و لە شەوی درەنگ بۆ بەیانی بۆ ماوەی 2 ڕۆژ کەش و هەوا بەجێگیری دەمێنێتەوە کە هیچ بڕەبارانێک نابارێت ئەوەی زانیاری لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بڕی 18 ملیم باران باریوە وەکوتم کەش و هەوا تا شەوانێکی درەنگ باران دەبارێت لە دوای ئەوە جێگیر دەبێت و ئەبێ بە ساماڵ یاساقییان هەتاو ئەبێت و هەر لە چوارچەوەی چالاکیەکانی ڕۆژدا ئەم ڕۆژ دەربارەی کەیسی ئەو کچە 7 ساڵەی کە لەلایەن دەستێکی یاخود لەلایەن یان بە هۆکارێکی نامرۆڤانە لە شاری هەولێر پەلاماری ئەو کچە درا و دەستدرێژی سێکسی کراوەتە سەری ئەمڕۆ سەعاتی 11 ژمارێک لە کەسان و چالاکوانانی مەدەنی دەستنە بەردەم دادگای سلێمانی لەوێ گروپێک ڕادەگەێنن بەناوی گروپی ویژدانەوە کە ئەم شەڵبەتە دوا بە دوای ئەوەی کە تاوانبارandانیان بە تاوانەکان دیانە ناوە بۆیە ئەمڕۆ لە شاری سلێمانیش لە بەردەم دادگای سلێمانی گروپێک ڕادەگەێنرێت ئەگەڕێنەوە سەرباسی کۆرۆنا و ناوەندە ئاینیەکان من بۆ ئەو مەبەستەیە ساکە لە بەڕێوەبەراتی ئەوقافی سلێمانیم وا بڕیارەکە لە سەعاتی 11دا کۆبنەوەی بکرێت لەگەڵ لیژنەی فتوای شاری سلێمانیدا بۆی ئایا نوێژی هەینی یاخود نوێژە جمعەکان یاخود ئەو نوێژانی کە بە جەماعەت دەکرێت و دانانی پرسە و کۆمەڵێ بابەتی ئاینی تر ئەمان چی بڕیارێک دەدەن من بۆ قسەکردنی زیاتر ئەچمە لای حاجی ئاکۆ حەسەن کا بەڕێوەبەری ئەوقافی سلێمانیە بزانەوان چی پلانێکیانەیە ئەوانش چۆنیانێ ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بنەوە و هەوڵەکانیان چیە هەنگاوەکانیان چییە کان حاجی سڵاو لێ بێم کاتت باشەگە بارک نەبێت ئێرەوە ئێوە چی بەرنامێکتانێت چی پلانێکتان هەیە و ئەتانوێت چی بڕیارێک بن کە ئێستا لە شاری سلێمانی 4 حاڵەت ڕاگەێنراوە ئەتانوێت چی بکەن بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوی خواتان لێبێ بە خێر بێن بەئینتان باش دیارە لەگەڵ سەرهەڵدان و بیستنی پەیدابوونی ئەم پەتایە ئێمەش وەکو بەڕێوەتی گشتی و قاف سلێمانی وەزارەتی و قاف چەند زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەرەکان و لەگەڵ مامۆسایانی ئاینی کرا دیارە هەر دوێنێش کۆمەڵک لە وتارخوێنەکانی سلێمانی مامۆسایانی ئاینی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و چەند برایەک لە دکتۆرەکان کۆبوونەیەکمان کرد سەبارەت بە خۆپاراستن لە مزگەوتەکان دیارەکو ئەزانین مزگەوتەکانی شوێنێکی قەرەباڵغیە بە تایبەتی لاش پێن فەرزەکەوە لە پرسە و لە نوێژی هەینیا ئێمە بۆردێکمان هەیە کە بۆردی مامۆسایانی ئاینیە ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەو بۆردەیە کۆبوونەوە گفتوگۆمان هەیە بۆ ئەوی هەنگاوی چی بنین دیارە دوێنێ هەموو مامۆساکان ئاگادار کراونەتەوە کە پابند بن بە ڕێنمایەکانی
بەڕێواتی تەندروستی وەزارەتی تەندروستی و هەموو ڕێنماکانان پێوترا دوێن لەلایەن بەڕێوەری گشتی تەندروستی سلێمانیەوە خۆپاراستن و پاک و تەمیزی مزگەوتەکان کە ئەرکی سەرشانی هەموو مامۆستایانە و کارگوزاری مزگەوتەکانە ئێمە پێمان ڕاگەیاندون کە پابەندن بەوە لە هەمان کاتە پێمان ڕاگەیاندون و لیژنەی تەندروستیەکانیش پێیانوتون کە تا بتوانن دوورکەونەوە لە قەرەباڵغی و قەرەباڵغی نەخەنە مزگەوتەکانەوە و بۆ فەرزەکانیش بتوانین کە هەموو ئەو نوێشخێنانە دوور بن لە نوێشخێنێکی ترەوە و لە پرسەکانە پرسە دیارە ڕانەگیراوە بەڵام ئێمە ڕێنمایی تەندروستی ئەوەیە کە گیانوبانە بە مامۆستاکان لەوانیشە بۆ هاوڵاتیان لە وتاری نوێژی هەینە کە هەر کەسێکیش دائنیشێ لە پرسەیەکە چەند مەترێک لە برایەکی ترەوە کە بەشداریت پرسەکە دوور بن لە یەکتریەوە و هەروەها بتوانین کە ماچ و موچ و تەوقە و تێکەڵاویکردن زۆر کەمکەینەوە لە مزگەوتەکانە و گرنگی تایبەتی بین بە تەواالێتی مزگەوتەکان و لەمڕۆ ئێمە ڕێنماییمانداوە بە مامۆساکان و بە کارمەندانی مزگەوتەکان کە ئاگاداری پاکوتەمیزی مزگەوتەکان بن. کا حەجیم ڕۆ کۆبنەوە دوای سعاتیان زە بڕیارەدەن ئەمێ بزانم کۆبنەوەکە لەسەر چییە بۆ بینەرانی ڕاگەێنی و ئەتانەوێ بڕیارێکی بن قسە لەسەر چی بکەن ئەتانەوە چی هەنگاوێک بن. بەڵێ دیارەوەکو عەرزم کردی مزگەوتەکان شوێنی کۆڕ و کۆبوونەوەی مسلمانانە بە تایبەتی لە فەرزەکان و لە نوێژی جمعە و لە پرسەیە ئێمە تا ئێستا کە بڕیارێک نەدراوە نە لە وەزارەتی و قەمنێ لە نژنەی فتوواوە سەبارەت بە نوێژەکان و بە نوێژی هەینی و بە پرسەکان ئەمڕۆ ئێمە دانیشتنێککەین لەگەڵ ئەو بۆردەیە بزانین مامەسایانی ئاینی ڕێیان چۆن گۆڕینەوەی بیرروڕاو و لایەنە شەرعیەکەی لەگەڵ دوای لەگەڵ لژنەی فتوایە قسە بکەین بۆ ئێمە بتوانین لەبەرەوەی کە حاڵەتەکان فەرقی ئێستا لە سلێمانیە کە ئەعلان کراوە کە 4 حاڵەت هەیە ڕەنگە لە شارێشکی ئەعلان نەکراوە پێویستە ئێمە ڕێوشوێنی گونجاو بۆ خۆپارێزن لەم بەڵایە قسەکی لەسەرکەین. ئەگەر ئەو بۆردەیەوە لەگەڵانان دانیشن بڕیاری ئەوەیاندا بڕیارێکی شەرعیاندا لەگەڵ هەلومەرجی شاری سلێمانیا بگونجێت کە پرسەکان ڕاگرن یان نوێژی بە کۆمەڵ بەدیلێکی تر هەبێت ئێوە ئامادەن و بڕێرە بن. بەڵێ ئێمە لە پێناوی ئەوەی کە مسلمانان دیارە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆپاراستنی مسلمانەکان زۆر لە وقت کردن بنی ئادەمە خوای گەورە خۆی فەرمیانی ئێمە خەڵکێک ڕۆحی خەڵکێک زۆر لە هەموو شتێک گەورەترە لەبەرەوە ئێمە ئەبێ هەرچیەک بکەین توانین علقل ڕێگیریەکە خۆپاراستنیکی خەڵکێک هەم بدەین کە دوورکەونەوە لەو شوێنە قەرەباڵغانە بتوانین شتێک بکەین زیاتر ئێمە لەبەرەوە ئەمە لایەنێکی شەرعیە زیاتر ئێمە پشت بە مامۆستایانی ئاین لیژنەوەی فتووا بستین. سپاس بۆ جەنابشتان. سپاس بۆ حاجی یاکۆ بەرەو برێ و قاپی سلێمانی بەڵە کۆژی من نەگەڕم لای ئێوە تەواوی زەنیێرێ نەبوو کە لای من هەبوو بوو ئێوە بۆ بینەرانمان گواسەوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان گۆران کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئەو میوانەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیواین سوودتان لەبینی بێت تا سبەینێ شاد و سەرکەوتوو بن.